سڵاو هاوڕێیان سڵاو بینەرانی خۆشەویست ئەمڕۆ لە زنجیرەیەکی نوێی بەرنامەی هەنگاوی یەکەم لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەی کە تایبەتە بە وەرگرتنی 12 پرۆژە لە کۆی 52 پرۆژەی لەو بەڕێزانی کە پێشکەشیان کردووە. تا ئێستا لە دوو زنجیرەی ڕابردوودا تەنها 4 کە زۆر گیراوە لە کۆی 12 کەسەکە 8 کورسی بەتاڵ ماوە بۆ ئەو بەڕێزانی کە لەسەر کورسیە سوورەکان دانیشتوین. پێشوەی بەرنامەکەی ئەمڕۆمان دەست پێ بکەین بینەری راپۆرتێ بین و اینجا بەرنامەکە دەست پێکات. تا ئێستا دوو زنجیرە لە بەرنامی هەنگاوی یەکەم پێشکەش کراوە. لە کۆی 52 بەشداروی بەرنامەکە پێشکەشکاری بەرنامەکە تەنها یەک پرۆژەی بەشداربوو پەسەند دەکات و دەیکاتە بزنسێکی سەرکەوتوو. لە کۆی 52 پرۆژەکە 14 پرۆژە ماڵاوەییان لێ کردوین، بەڵام بە دڵنیاییەوە هیچیان بێسوودانە ماڵاوەیان لێ نەکردوین. بەخێراتی. لە کۆی 22 پرۆژە بەدڵنیاییەوە چەند بەشداربوویەک لە چاوەڕوانی داماونەتەوە. ئەویش بەپێی وتەی پێشکەشکاری بەرنامەکە ئەوان چەند بەشداربوویەک بوون بە پێشکەشکردنی پرۆژەکانیان لە نێو بەرنامەکە وایان کرد لە چاوەڕوانیدا بمێنەوە و چانسێکی دیکەیان پێ بدرێت. ئەوەی گرنگە باسی کەم نقطە یەکەمیان ئەوەیە کە خەڵک هەبووە بڕیارم ڕەنگە دابێت کە ئەم پرۆژەی بە کەڵک نایە، بەڵام توانێتی قەنەعەتم پێ بکە. پێم وایە قسەکردن توانای قەنەعەتکردن بە بەرامبەر یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بازرگانی، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بزنس، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی پارە پەیداکردن. ئەگەر کەسێ نەتوانێت ئەو کاڵایی هەیەی ساغی کاتەوە قەنەعەت بە بەرامبەرەکەی بکات کە لێی بکرێت یا کە پاری بۆ پەیدا بکە، ئەوە دڵنیا بە تا ئاستێکی زۆر تا ڕادێکی زۆر ڕەنگە سەرکەوتو نەبێت. ئەم پرۆگرامە پێم وایە چاوەڕوانیکردنەکە لە بینی زۆر خۆش و زۆر ناخۆشایە. ڕاستە خۆش بوو ئەگەر بە یەک جار بیانتە پرۆژەکە و جوانەوە قبوڵەکرێت و فەرموو بۆ سەر کورسیشین، بەڵام ئەوە زۆر ناخۆشە ئەگەر بیانتە یەکسەر پرۆژەکە قبوڵ ناکرێت و فەرموو خواحافیز. بۆیە چاوەڕوانەکە لەوە باشترەکە بکرێتە دەرەوانێ، بەڵام خۆشی جواب بوو کە یەکسەر بچیتە سەر کورسیشین. بۆیە چاوەڕوانەکە توانم بڵێم لە بینی زۆر خۆش و زۆر ناخۆشە. ئەوەی کەماوە بیڵێن هیوای سەرکەوتنە بۆ بەشداربووەکان و سەرکەوتنیانە لە پرۆژەکانیاندا، چونکە ئەوان هەوڵیانداوە و دەستەوسان نەبوون. لە دوو بەرنامەی ڕابردوودا لە کۆی 22 پرۆژە 14 پرۆژە ماڵاوەییان لێ کردوین و بە دڵنیاییەوە 4 پرۆژە لە چاوەڕوانیدا ماونەتەوە بۆ کۆتایی زنجیرەی پێنجەم تا بڕیاریان لەسەر بدرێت. ئەمە ژێڕایەوەی 4 پرۆژە سەرکەوتنی بەدەستهێناوە و چووەتە سەر کورسیشین. با ئێستاش بزانین لەم 11 بەشداربووی زنجیرەی سێیەم کام لە بەشداربووانە چانسی کورسی شینیان دەبێت. پێم وایە قسەکردن توانای قەنەعەتکردن بە بەرامبەر یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بازرگانی. بزنس مۆدێڵ بۆمان نایەت من چۆن ئیش بکەم، من چۆن ئیش بکەم، من چۆن ئیش بکەم. چەنێتی تەقییمکردنیان پێشکەشکردنیان لە بەرچاوی ژنەکەیە تەئسیری خۆی زیاتر هەیە لەیکە بۆ بکرێت پرۆژەکە. بەنامەی ئەمڕۆ بە یەکەم بەشداربوو دەست پێکە کە ئەویش زانا جەلالە. من زانا جەلال ئەحمەدم بۆ هیوایم پرۆژەکەم سەرکەوتوو بێ. لە ڕاستیە خۆشحاڵم لەبەرەوەی پرۆژەکە بەهایەکی گرنگی هەیە بۆی هەڵبژێردراوە.
لەبەرەوەی نەبوونی پرۆژەیەک بەو خەبارە گەورەیە لە سنووری سلێمانیە و زایدەن بەروبوومی خۆماڵی ژۆ بەرهێنبوون لێرە ئامانج پوژانەوەی کەرتی کوشتتوکاڵی دووهەمیان هەلی کاری خۆماڵی سێمیان و بەرهێنانی بەرهەمی خۆماڵی چوارهەمیان پانتایەکی بەرین و فراوان بۆ قەبارە گەورەی سەوزکردن و پاکردنەوەی کەش و هەوا. پرۆژەکەی بەڕێزت پرۆژەی باخی زەیتونە. بەڵێ بەشەکی دەستخۆشتان لەکەم بەخێوێ سەرچاو بۆ هیوام ئەمە ڕێژکەشکێنێ بێ بۆ و سەرمایەدارانەی کە وەکو جەنابتانن دەستی ئەو گەنجە خاوەن بیرۆکانە بگرن کۆمەشیەکەن بۆ دەربڕینی ئەو بیر و بۆچوونانی کە هەیەە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان. سەرەتا من پوختێک لەسەر پرۆژەکە پرۆژەیەکی باخی زەیتونە. ئەم بیرۆکەیلەوە سەرچاواگرەیە کە لە سنووری پارێزگای سلێمانیە هیچ بوونێکی نییە لە ئەترافی دەوروبەری سلێمانیشە. تا ئێستا ئەم پرۆژەیە لەم منتیقەیان نەکراوە سەرڕای ئەوەش کە ئێم منتیقەیەکی کشتتوکاڵی باشە بە کەشوهاشمان زۆر گونجاوە بۆ زەیتون لەگەڵەوە شالە و پرۆژەی بەردەستی جەنابتان ئاماژەم بە کارگەیەکی مامناوەند کردووە کە بەس باسی کارگاکەین کارگەکە بۆ قەبارە بۆ حجمە گەورەیە نیە اینکە ئەو کارگە گەورەکان باسی لێ بکرێ ئەگەر سەیری دەور و پشتی خۆمان بکەین ئەم وڵاتانی نزیکی خۆمانۆکو دراوسەکان لە زۆربەی ئەو چێڵگەی زەیتونانە کارگەیەکی بچوکی مامناوەندی سەرەتایی هەیە کە بتوانێت ڕۆنی زەیتی زەیتون بگرێت. ئەجا من چەند ئامانجێکیشم هەیە لە پرۆژەکە. ئامانجی یەکەمم بژانەوەی کەرتی کوشتتوکاڵە لە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی. دوهەمیان بە دەستهێنانی سەرچاوێکی دارایی بۆ پرۆژەکە بێگومان هیچ پرۆژەیەک بەبێ سەرچاوی دارایی نابێت. ڕێگرتن لە چوونە دەرەوەی سامانی ناوخۆ ئەوی بە پشتبەستن بە بەرهەمی خۆماڵی لە بواری زەیتونە بەتەنها لە بواری زەیتون وەکو چۆن برادەرێکی تر لە بواری کوشتتوکاڵی وەکو هەنار و ئەوانە باسییان کرد ئەمیش لە بواری زەیتونە. دابینکردنی هەلی کار بۆ هێزی کاری خۆماڵی بژاندنەوەی کەرتی تایبەت ئەو کەسانی کە تەخەڕوجەکەن بەست چاوەڕێەوە بین کە حکوومەت دان مەزرێنێ بە هەرێکە لە جێگەیە کەرتی تایبەتا کار بکەن. بژاندنەوەی ژینگە لە ڕووی ژینگەی ئێمە چەندها کارگەی گەورەمان هەیە چەندها کارگەی گەورەمان هەیە وەکو دروستکردنی چیمەنتۆمانە کە ژینگە پیسەکەن کارگەی قیرۆوانە تۆ ڕوبەرێکی زۆری سەوزایی داگیرەکەی کارزانەکان بۆ تخوا پێش قەتعەکەم تاوان من نەزانم بەرنامەیە پەخشەکرێ لەگە ڕێز و حرمەتم بۆ هەموو ڕاکانی بەڕێستان بۆ هەموو بینەرانی تر ئەو شتانی کە شتی معنەوین ئەوانەی کە هەدەفی ئامانجی بەڕێستانە هەمووانە من خۆمەی زانم و درکیشی پێەکەم ئەزانم زرعاتی خۆماڵی ئیحتیمامی پێ بدرێت چەنە گرنگە چەنە وڵات بەرەو پێشە بە هەمووانە ئەزان بەس تۆ باسی یەکشتم بۆ بکە عەزێنێ باسی ناحەیەی مادەکەین بۆ بکە ئەم پرۆژێت چەنی تێچێ چەنە پارە پێیاکە لەبەرەوەی ئەمە لێرە باسی بزنسەکەین ئەمەش بۆ من نا من پارەکەی تۆم ناوێت بۆ خۆتم وێ بزانم تۆ چۆن پارە پێیاکەی تۆ ئێستا فرسەتێکە بۆ هەڵکەوتۆت بۆ هاتوتە پێشەوە لەگەڵ برادرانی ترا بیر بکەنەوە چۆن ئەتوان بن بە خاوەنکار و ئیسفادەکەن و لە ناحەی مادی و ئیسفادە بکەن. جانبەکەی ئەوەی کە لە خزمەتی ئەوانەیە ئەکا ئەوە ئەکید بە هەمومانی زانین و منژی زانم. بێگومان پرۆژەکەی تۆ من لای جەنابەت ئاماژەم بە نرخی زەوی نەکردووە لەبەرەوەی من لە پلانما هەیە کۆمەڵە جوتیاری زۆرمان هەیە خاوەنی 700 دۆنم زەویە ڕێکەوتنت لەگەڵ چەند جوتیارێکە کە لەو بڕە زەوی کە من دیاریم کرد لای جەنابەت 100 دۆنم زۆر زیاتر لە وەربگرین لە ڕێی پشکەوە ئەویش لە ڕێکارە یاسانەوە کە خۆتان ئەزمونتان زیاتر تۆ جەناب ئەزانی بە پێی قانونی ئیسلاح زەراعیەوەی کە لە دوای ڕوخانی ڕژێمی مەلەکی کە لەو کاتەوە تقریبا ئیش پێگرێت چەند جارە تعدیل کراوە ئەزانی هیچ جوتیارە بۆی نییە 10 دۆنم زیاتری هەبێت یعنی واتە بۆ یەکێ لەو مشکلانی کە لە بەردەم کەرتی کوشتتوکاڵە لە هەرێمی کوردستان یاساکانن یاسا ڕێ بۆ نایەوە بەرهێنەرێک کۆمەڵی ئەرزی زۆری هەبێت لەبەرەوەی یاسا تهدیدی کردووە بێ فەلاح 10 دۆنمی هەبێت 10 دۆنمیش ئەرزێکی بچووکە بۆی تۆ 700 دۆنم یا 1000 دۆنم هەبێ بێ لەگەڵ 100 فەلاح ڕێ بکەیت ئیشێک کە 100 کەس خاوەنی بێت سەرکەوتوو چۆنە بێت
پێگومان سەرکەوتو نابێت من لەو سەرچاوە ئەواڵم کە زۆربەی جوتیارەکان خاوەنی زەویشی زۆرن دەرکارم بەسەر ئەوە نییە بەڵام لە ڕووی قانونیۆ هیچ چەند کەسێکە ڕەنە فەلاحە تەسەڕف پێ بکە خۆیان ڕێکەوتون لە بینیەکە بەڵام بە قانونەکەی هیچ چەند کەسێکە بەڵام تۆ توانین لە ڕێی ئەو پشکەوە ئەوانیش پشکیان هەبێت لەو پرۆژەیە بێگومان پرۆژێکی ڕەبنیشە نازانی چەندی تێچە پرۆژەکەت تقریباً 200,000 دلار بۆ هەموو باخ و شتەکە بەڵێ ئەی بۆ معمەلی ئەوەی دوای تاوان تۆ بەتەنێ زەیتونەکە بکەی بە زەیت بەڵێ بۆ گۆڕینی بۆ زەیت ئەوی شتێکی سەرەتایی دوو کارگەی گەورەیە کارگەی زۆر مۆدێرن هەیە و کارگەی سەرەتاییشێت تۆ ئۆتۆوانی لە ئەوڵەوە سوود لەو کارگە سەرەتاییانە وەرگری پێش ئەوەی شاسوار عەبدولواحید بڕیار لەسەر کێڵگەیەکی زەیتون و ڕۆنی زەیتون بدات ستافی بەرنامەی هەنگاوی یەکەم پێیان باش بوو پێکەوە ئەم راپۆرتە ببینین لە هەرێمی کوردستاندا کارگەیەکی لە قوتونانی زەیتون و بەرهەمهێنانی ڕۆنی زەیتون لەبەر چەند هۆکارێک پێشبینی دەکرێت سەرکەوتوو نەبێت لە پێشوودا ئەزمموی کارگەی لە قوتونانی زەیتون لە هەرێمی کوردستاندا بوونی هەبووە بەڵام سەرڕای مارکتینێکی زۆر بەهێز ئەو کارگەیە نەیتوانیوە سەرکەوتوو بێت و شکستی هێناوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شکستی ئەو کۆمپانیایە ئەوە بوو کە لە ڕووی نرخەوە ئەو کۆمپانیایە نەیتوانیوە ڕکابەری لەگەڵ کۆمپانیا بیانیەکاندا بکات بۆ ئەوەی کێڵگەیەکی زەیتون بتوانێت بەرهەمێکی زۆر و سەرکەوتووی هەبێت پێویستی بە نزیکەی 1,000 دۆنم زەوی هەیە بەڵام یاسای چاکسازی کشت و کاڵی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت ڕێگرە لەوەی جوتیارێک یان وەبەرهێنێک خاوەندارێتی زیاتر لە 10 دۆنم زەوی کشت و کاڵی بکات یەکێکی تر لە ڕێگریەکان لە بنیادنانی کارگەیەکی گەورە ئەوەیە تێچوویەکی زۆری هەیە بنیادنانی کارگەیەکی زەیتون کە بتوانێت ڕکابەری لەگەڵ کۆمپانیا گەورەکانی ناوچەکەدا بکات پێویستی بە نزیکەی 700,000 دلار هەیە لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئەوەی دەستی کار لە وڵاتانی وەکو ئێران و تورکیا هەرزانترە بەرهەمی ئەو کارگەیی هەرێمی کوردستان ناتوانێت لە ڕووی نرخەوە ڕکابەری لەگەڵ بەرهەمی کۆمپانیاکانی تری ناوچەکەدا بکات بەهۆی ئەوەی شوشە و قوتووی بەرهەمی زەیتون لە کوردستاندا دروست ناکرێت پێویستە لە دەرەوە هاوردە بکرێت گواستنەوەی بەرهەمی زەیتون بۆ کارگەکە و هاوردەکردنی قوتووەکان لە دەرەوە خەرجیەکی زۆری دەبێت ئەگەر قوتوویەکی بچووکی زەیتون لە هەرێمی کوردستان تا دەخرێتە بازارەوە نزیکەی 1,000 دیناری تێبچێت ئەوە کۆمپانیا بیانیەکان دەتوانن بە کەمتر لەو نرخە زەیتون بگەێننە بازارەکانی هەرێمی کوردستان طبعا تۆ فکرەکە وەکو فکری زراعیوانە معقولە بەلای منیشۆ معقولە بەڵام من ئەگەر دیقەتە حتا مقابلەکانی من یادە ساڵە لەم پێشباسیەوەم کردووە من هەر خۆم بە فعلی بەتەمام پرۆژەیەکی گەورەی زراعیم هەبێ بەتەمام زەرعاتم هەبێ چەندین جۆر شت بڕوێنم و دوایش کارگە بێنم لەم بەرهەمەی خۆم شت ئینتاج بکەین پێویست نەکایمە زەید لە ئێرانەوە بین لە تورکیاوە بین بگرە خۆشمان زەید ئینتاج بکەین و بیبین بۆ جنوب بۆ ئەوانە بەڵام تا ئێستا باوەڕ کە ئیشەکەونە مستەحیلە کە ناتوانین لە زەوی ئەم قانونی کە لە هەرێمی کوردستانە هەیە هیچ کەسێ ناتوانێت لەو بۆ شێوەیە ئیش بکات من خۆم بە فعلی بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانیش ئاگادارە کە چەند جارێ لای ئەوان باسمان کردووە وتمانە پرۆژێکی واکەین تاکە مشکلیانەوەیە کە زەوی نییە زەوی زراعەت نییە هەموو زەویەکان فەلاحەکان خاوەنیانن بە عەقد بێ یا بە حەق تەسەڕوف خاوەنیان و هەمووشی پارچە پارچە کراوە زۆر زەحمەتە 1,000 دۆنم زەوی و لە شوێنێک کار دەست بکەوێ یا 500 دۆنم زەوی لە دەست شوێنێک کار دەست بکەوێ لەبەرەوە من داوای لێ بنەکەم کاکزانە حەزم لە زەیتون بوو خۆش زەیتونێکیشە پێ نییە بۆچی؟ نا ئاساییە هەنگاوی یەکەمت پێ چۆنە؟ وەڵی باشە خراپ نییە
باشە تۆ پرۆژەکەت هەڵ نەبژێرە ئێستا بەڵام لە کۆی ئەو هەموو پرۆژەی کە هەبووە تۆ یەکێکبووی لە کورسیە سوورەکان وایە ئەوە بۆ خۆی هەنگاوێکی گەورەیە ئایا بەردەوامەبی؟ بەتەکید من میگیم لەوایە من لەو 52 کەسە لە کۆی 2400 کەسان من هاتم ناو 52 کەسەوە من نەک لەم بەرنامەیە لەوانەیە بەرنامەی تریشە بەشدارکەم بە پرۆژەی تر پرۆژەی جوانتر چاکتر گرنگەوەی دەرگایە کرایەوە بەتەکید وایە هیوای بەردەوامی بە تۆ خوازی زۆر سپاس بەس کیلۆ زەیتون قەرزاریتە زۆر سپاس دەست خۆش زۆر مەمنون. بەشداربووی دووەمان کارزان عەبدوڵڵا بەخێربێ کا کارزان با بینەری ئەو ڕاپۆرتە بین وەگەرم لای جەناب. من ناوم دکتۆر کارزان عەبدوڵڵا هەورامیە دانیشتووی هەڵەبجەی شەهیدم مامۆستام لە پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە ناونیشانی پرۆژەکەم بریتیە لە دروستکردنی ڕۆنی چێشت لە بەکارهێنانی تۆوی گوڵە زەردە یان خەرتەلە لای خۆمان خەرتەلەی پێڵێن. ئەوەندەی من ویستوێتم هیچ جۆرە کارگەیەکی دروستکردنی ڕۆنی ئەم جۆرە نییە ئەم ڕۆنی بەکارهێنانی تۆوی خەرتەلە لەبەرەوە ئێستا من کە ئەو ماوەی لە دەرەوە ژیاوم احتیمامێکی زۆر گرنگ بەم ڕۆنە ئەدرێخ طبعاً ئەمە پرۆژەیە کە پێشکەشم کردووە ئیتر یان سەرکەوتو یان سەرکەوتونیت ئەگەر سەرکەوتوم ئەوە طبعاً خەبەرێکی خۆشە بێ بۆم هەروەها بۆ کوردستانیش لەبەرەوەی احتیمامێکی زۆر بە بەرهەمی خۆماڵی ئەدرێ. ئەوەندەی کە من بتوانم ینی ڕاهەندە کوشت و کاڵی و تەندروستیەکانی ڕوونکەمەوە تەسەورەکەم لیژنەکە بە دڵیانە بێت. کارزان بەرهەمهێنانی ڕۆنی گوڵە زەردە بەرهەمهێنانی ڕۆنی خەرتەلە بڵێ شوێن پێڵێن گوڵە زەردە بەڵێ طبعاً زۆر سپاس بۆ ئەم فرسەتە بۆ ئەم بەرنامەیە کە کۆمەڵی فرسەتی بۆ هەم خاوەنکار و هەم ئێمەی گەنجانیشتیایە. ئەم بیرۆکەیە طبعاً من ماوەیەک لە دەرەوە ژیاوم لە ئەوروپا ژیاوم لە زانکۆیەک خوێندومە لەو کاتەوە لە مێشکما وەر پێش ئەم بەرنامە ئەو شتانە طبعاً ئامادەکاری و لە پرۆپۆزەڵەکەی بەردەم تا هەیە زۆر بە وردی ئامادەکاری بۆ کراوە بەڵام تا ئێستا دۆنەرێکی وام دەست نەکەوتووە کە تۆزێ پەرەی پێ بدەین چونکە وەکو خۆم ناتوانم ئەویشە بکەم بەڵام هەر کە فکرم هەبوو پەیوەندیم کردو بە ABC مەشینەری کۆمپانیاکی زەبەلاحە بۆ بنیاتنانی شەریکاتی دروستکردنی ڕۆن بە جۆرەکانیەوە. جا فکرەکەم لەوە طبعاً ڕۆن زۆرە ینی ئەنواع جۆری ڕۆنمانێ بۆچی من خەرتەلەم هەڵبژاردووە. طبعاً لە دنیا هەم باحثەکان هەم کۆمپانیا گەورەکان زیاتر ئەوانەی لەسەر خۆراک و شتانەی شەکەن ورد ئەبنەوە بزانن چی دروستکەن بۆ ئەوەی کولفەیەکی کەمی تێبچێ بەڵام تەندروستێکی باشمان پێ ببەخشێ. کولفەی کەم بەڵام تەندروستی ڕەنگە ئێستا پێم بڵێ ڕۆنی زەیتون باشترە من بە داتا بۆ دەسەلمێنم ئەوە لە ڕۆنی زەیتون باشترە بەڵام ڕۆنی زەیتون ڕاستە لە ڕۆنەکانی تر باشتر بە زۆر گرانە ئەگەر سێرڤەیەک بکەی لە 1000 نەفەرە ڕەنگە 5 نەفەر نەڵێ من ڕۆنی زەیتون بۆ چێشتلێنان بەکارێنم عادەتەن ڕۆنی زەیتون لە بەرگرانیەکەی بە کەوچکێک بە چەند شتێکیکەن بەسەر زەڵاتەوە و شتانە بەکارێنن لەبەرەوە احتیمامێکی زۆری پێدراوە لە وڵاتان بە تایبەتی لە ئەوروپا بینی بەهاران سەیری ئەوروپا بکەی گەر بە تیارە بچی بەسریا یەک پارچە زەر دەکاتەوە هەمووی ئەو جۆرە ڕووەکە ئەڕوێت و دوایی شەریکەکان بەکارێنن ئیتر منیش پێم باش بوو تەوان لە کوردستان ئەگەر ئەهتیمام بەو بەرهەمە بدەین
ئەو بەرهەمە هەمە بێتە خۆماڵی لەبەرەوەی باسی ڕەهەندە کشت و کاڵەکەشی یەکەم هەم لە ڕووی تەندروستیەوە ئێمە هەنگاوێک پێشەکەوین تقریبا نتوانم بڵێن لایف ئەکسپێکتەنسی زیاد دەبێت لەبەرەوەی خواردنی ئێمە جیاوازە وەکو خواردنی وڵاتانی ئەوروپی ئەوان بەبێ ڕۆنشت لێنێن و تۆزێ بە کەوچکەی گەن بەسەرایە ماگەر سفرێک بێنە پێشچاوی خۆت 6 جۆر خواردنی لەسەر بێ 6 جۆری ڕۆنی تیا بەکار هاتووە لەبەرەوەی ئەوەندە ڕۆن زۆر بەکارێنین بە چۆنەڵی بە مقارنتەن بەوان کەواتە بێ بیر بکەینەوە ڕۆنێک بەکاربێنین تەنانەت بە کەوچک بووی بیخۆیتەوە وەکو لە هەندێک ریپۆرت هەیە زەرێکی وای نەبێت لەبەرەوەی ئەنساچوڕیتە بە تەواوی لە 190 ئەنساچوڕیتە ڤیتامینێکی زۆر زۆرتیانی نیوتریشنەل ڤالیۆکەی بەها خۆراکێکی زۆر بەرزە ئەمە لە ڕووی ڕەهەندە سەحیەکەوە لە ڕووی ڕەهەندە کشت و کاڵێکەوە برادرە ئاماژەی پێدا ئێمە کۆمەڵێ طبعا ئەمەیان تۆزی هاوکاری حکومەتی ئەوێ ینی ئێمە ئێستا فەلاحەکانمان زۆربیان مەشغوڵن بە کردنی گەنمەوە هێشتا پارەی گەنمی 2013 و 2014 با بڵێم وەرنەگیراوە ئەی بۆچی نەیدا بە من ئەو نەیکا بە خەرتەلە بیکا بە خەردەل و بیدا بە من ئێوارە بمداتێ من بەیانی پارەکەی بمێ ئەمە بۆ ئەوانیش باشە ینی ئەوانیش دیسان دەستێکی کاری گەورە یعنی جموجوڵێکی تەواو لە ناو فەلاحەکانە دروستە بێت و زۆر ئاسانە ڕۆمەتێڵ طبعا ئێمە ئەم وایڵدەی کە لێرە هەیە ئەم ئەوەی بە سروشتیە ڕۆیەک گوڵە زەردەی بینێ ئەمە ئەوە نییە بەکارین جۆرێکە من لە زانکۆیەک خوێندومە طبعا لەو بوارە نەم خوێندوە بەس سەرنجم داوە من لە بەشێکی تر خوێندومە بەڵام سەرنجم داوە ئەو برادرانی لە بواری کارزانگیان بوو بۆ ناشتە سەر جانبی اقتصادەکەی پرۆژەکە چکەموویەکی 1-2 دقیقە هەیە زیاتر لەسەر اقتصادەکەی قسم بۆ زۆر باشە جانب اقتصادیەکەی طبعا نازانم خوێندووتەوە یان بە ئینگلیزی بە تەفاسیل لە تەنانەت لە دانانی شەریکەکەەوە لە هێنانی مهندیسە و نەسبکردن و هەموو مەسروفاتەکان زیاتر ڕوونکەوە جدوای اقتصادیش تقریبا بۆی کراوە طبعا ڕۆنی گوڵە زەردە زۆری تێناچێت یەک تۆز لە گوڵە بە ڕۆژە زیاتری دەچێت یەک تۆز لە گوڵە بە ڕۆژە بەڵام کاتێک کە کڕیار بیرەکاتەوە ڕۆنی گوڵە زەردە لە 100 تا 33 جار باشترە لە ڕۆنی فلان و ڕۆنی فیسەربان ناوەکانیان نەدەم ئەڵێ با من $9 زیاتر بەمووس تەندروستێکی باشترم دەسەکەوێت من لەگەڵتان گرانە بەڵام من ئەمە لای بەشێکی شیوانێ بەشێکی خەڵک حەزی هەر لە ڕۆنی حەلە و ڕۆنی ئەو نیە ئەو ڕۆنە خۆماڵی خۆمانە ڕاستەکەی ئەوە زیاتر ئەگەر هەندێک جاوی خۆی بۆتان خۆشە بەڵام ئەگەر بەردەوامبی لەسەری تۆزێ بۆ تەندروستی باشە زمانێک ئێستا دنیا هەر بۆ معلوماتی جەناب بەرەو خواردنی سروشتی ڕۆن بەرەو خواردنی سەحیە ڕۆن لە ئەمریکا مقارنە بە ساڵی 2003 لە ئیستەیە لە ساڵی 2014 نەک ئیستا بای 40 تریلیۆن زیاتر خواردنی سەحی فرۆشراوە مقارنەتەن کە پێشتر 1 تریلیۆن بووە یعنی سەری و فەرقە گەورەیەکە کە لەبەر ئێستا ئیتیماماتی دنیا کە بە شەرتی ئەمریکا بۆش ناسراون کە ئەوە نیە هەموو خواردنیە خۆن خواردنی سەحی ناخۆن زیاتر مەسەلەنەوە نیە بەڵێ گوێنانە سەحەتی خۆیان کەچی لە ئەمریکاش بۆ حەجمە گەورەیە خواردنی سەحی چۆتە پێشەوە ئەکیدم لە کوردستانیش وەکو ئەو جانبەی ئیحتیمامی زیاتری پێدە خەڵک زیاتر گرنگی پێدا بەڵام معمەلەکەم لایە کە نزیکەی $200,000 تێچێ بڵین تقریبا ئینتاجی ڕۆنەکەی تۆ چەنەکەی وەک بزانانی ئێستا ئەوت بۆ باسکە من لەگەڵ زۆر کەسا قسەم کردووە کاکە وەرە باش شتێکی وا بکەین ئەو لەوە ئەترسێڵی کاکە بازار ڕۆنی فلان و فیسار و وتم کاکە حەزەکەی داوە نیش تەمەن معمەل نییە بەس ئەیە ناوردە ئیمپۆرتە هەمووی وتم حەزەکەی داوە نشبێن ئێمە سیاسەتێک دانین هەمووی خوودە لە بازارە گەورەکانی دنیا وەکو بازاری وۆڵمارتن فودمارتنی ئەمریکا وەکو و سانزوێری بریتانیا هەمویان خۆ ئەنواع ڕۆنیان هەیە بەڵام ئەبینی زۆربەی کڕیارەکان لە ئەدەن ڕیپسید ئۆیڵ ئەو ئۆیڵە بەکارێن ئەوە لەبەرەوەی تەندروستێکی باشتر ئەو جۆرە تەبان بەهین نییە بڵێن چەند کیلۆ تۆ بێنم فەلاح چەند کیلۆ تۆم باتێ ئەوە نەڕۆن بە دۆنمە لە دۆنمەکەش ئەکەوێتە سەر کوالیتی ئەو بەرهەمەی کە هێناوێتی لە 200 گاڵۆنەوە بۆ 350 گاڵۆن ئەدات ینی کولفەی چەنە دۆنمێ کولفەی چەنە و چەند ئینتاجات مەبەستێ لە کولفەی چەنە ینی بە هەموو شتێکەوە دوای ڕەنین کۆست واتە کۆستی بەڕێوەبردن حسابی ئیندیثار واتاوی کە تۆ معمەلی ئەکری پاش چەند ساڵێک لە ئیژەکەوێ پارەکەی تۆجاکێتەوە سەر ڕەبحی ساڵانەتە هەموو ئەمانە هیچ حسابێکی هەیە بۆ من جدوای اقتصادیمانێ بەس ئێستا نەمهێناوە بۆ من تەسەورم کرد برادێک قسەیەکی کرد ئێوە بەس داوای بیرۆکەتان کرد ئاماژەم پێداوە جدوای اقتصادی کراوە بە وردی ئەم مەسەلە چی چۆن جێبەجێکرێ و چۆن ئیشی لەسەرەکرێ و بەڵام وتم بلەم قۆناغا ڕەنگە بەس باسکردنی بیرۆکەکە بای هەمووی بێگەر چوومە خەڵک خۆی لە ماڵەوە بە جاتی چڕۆنە بەکارێن تەسەورەکەی
خۆی ئەگەر کەسێکین بە زۆریەوەی هەرزان لە بەکاری هێنێ بەڵام گەشتێکی صحیح هەبێەوە بۆ ئەم ڕێزاڵێت و لەمێکی ئێستا بەکارێن لە تۆ زێگران کردێتە سەورەکەم کە بە معدل وەریگری کام شتێک خراپە بەکارێن بە تایبەتی خواردنەکانی ئێمە زیاتر خواردنی ئیتکامین بە تام و چێژوانە زیاتر بە سەحەت جابێ و کەلتورە دروستکەین بەرەبەرەیتر بەرەبەرە احتیمام بە سەحەت بدرێت خۆی کارزان بەڕاستکە من دووسێ جارەمێ بدومەوە سەر جانبی تیجارەکەی تۆی تۆ سەر باسی شتیترم بۆکەی شتم پێ جانبی تیجارێکەش بەس دوو ڕەهەندەوە پێم وتی مەسەلەی ئەوەی کە ئێمە تۆم لە دەرەوە هێنین چۆنەڵی کۆنتراکتێک دێن دەرەوە هێنانی تۆ بخۆن ناگەڕم بەکاربێنم ئەم تۆی ئەم سروشتێ بەکاربێنم کە هەیە ئەو تۆوە کەیت تەبەن ئەوە دیسە نەبێتە یشێکی ترەزانی کە ئەو تۆ یێت و ئەفرۆشرێتەوە بە فەلاح و فەلاح مەوادی بۆ کڕیت و نازانم ترتیباتی بۆ دوایی لێ ئەکڕێتەوە پارێ دێتێ ئەمەشە فرۆشێتەوە بە معاملەکەەوەش ئەتوانی یشێکی دیری لە دەست تۆ بە سەراحەت نازانم لە بینەکەی ماڵەتەوە بە زیاتر بەدڵە خۆی وەکو پرۆژەیەکی زۆر باشە هەموو ئەو پرۆژە کشتتوکڵانە زۆر باش پشگیری بکرێن ئەزانم کاکارزان تۆ شانسی تۆ یعنی باخواانە خواستە ناڵم نەگوێتی بەزێمە لە زمانی خوانڵێن نەگوێتی من خۆم خەریکە و پرۆژێ و مەزانم چەندە زەحمەتە و چەند ساڵە خەریکم زۆر قورسە لە کوردستانە لەبەر یەک نانە هەرڕێک پرۆژەی زراعی لەبەر یەک سەبەب لەبەر سەبەبی مەسەلەی زەوی بۆیە داوای لێبوردنەکەم هەنگاوی یەکەم چۆن بوو؟ هەنگاوی یەکەم زۆر باش بوو بەرنامەیەکی زۆر باشە فرسەتێکی زۆر گەورەیە بۆ ئەم گەنجانە من طبعا نەدۆڕاوم نازانی طبعا تۆزێ گەنجم ینی یعنی هێشتا لە ڕێنجەکەم ناڵێن لە 20 بۆ 40 گەنجە ئێستا نەچوومەتە وریو خۆم بە دۆڕا و دانانم لە زۆر خەریکی ئەو پرۆژەم ماوەیەکی زۆرە چۆنەڵی بە دوای دۆنەرێکە گەڕێم و ئەمەلێکی باشیشم هەیە دەستم کەوێ بەڵام لێرە نەیچەری پرۆگرامەکە وای بێ 51 نەفر بچنە دەرەوە وایە 51 نەفەربی بێنە دەرەوە بەڵام من ناڵم ڕەنگە کاکشاسواریش مەدحیکرد نەڵێ پرۆژەکەی کارزان خراپەیانە شێ بەڵام هەر پرۆژێ کۆمەڵی ڕەهەندی هەیە ڕەهەندی زراعی هەیە اقتصادی هەیە صحی هەیە ڕەنگە ئەو پرۆژانە کە لەوێن لە ڕەهەندێکەوە لەوەی من بەهێزتر بێ نەکەوەی من لاواز بێ تێگەی چۆنە گرنگەوەی تۆ لەو هەموو پرۆژەکەی تو هاتۆ کەسە سوورەکە ئەی تۆ نیو هەنگاوە ڕۆشت ڕۆشتم و هەنگاوی تریشە بڕم بەڵامی تر ئەی کۆ ڕۆنەکە وەڵا جار چۆن نەزانی سەر ڕۆنە ئەی لەو ساڵ دانیشتم بە دیارتانەوە لێرە تۆ بڵێن پرۆژەکەم دەرچێ ئێستا گەر هەمان پرۆژەی تۆی هەبێت یەکێک هەیە بزانم پرۆژەی ئەوەی هەیە هی گوڵە بە ڕۆژە بەس من ئەوەی خۆم بە باشتر دانم کە ئەوەی من دەرنەسوبیانی ئەوەی دەرناچێ بژی کاک بەهرام ئەحمەد بەڵێ کار بەرەندا ڕاپۆرتە بین و ئینجا مۆلایتە ناوم بەهرام ئەحمەد حوسێنە دانیشتووی ناحیە سمیلانی سەر بە قەزای چۆمانم لە دەڤەری باڵەکایەتی پارێزگای هەولێر. پرۆژەکەی من بریتە لە دروستکردنی هەنگاڵان لەژێر چەتری کۆمپانیایە کە ئەم کۆمپانیایە کاری بەرهەمهێنانی هەنگوینی سروشتی هەبێ و بە ستانداردێکی زانستی واتە لە بەرهەمهێنانی ئەم هەنگوینەدا تاقیگە بەکاردێ بۆ ئەوەی دڵنیایی بداتە هاوڵاتیان و دڵنیایی تەندروستی بدات بە هاوڵاتیان و دڵنیایی بازاڕیش دروست بکات لە هەرێمی کوردستان. توێژینەوەی زۆر بە جۆرم کردووە لەسەر سوودەکانی هەنگوین و لەسەر شێوازی و بازاڕکردنی لە هەرێمی کوردستان. ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە
جۆرێک لە بێسەروبەری هەیە هەم لە بەرهەمهێنانی و هەم لە زیاتریش لە بە بازارکردنی ئەوەش وای کردووە کە کوردستان زیاتر ببێتە بازارێک بۆ هەنگوینی دەرەکی و ساغ بکرێتەوە بە ناوی هەنگوینی کوردستان بۆ پێی کە کوردستان ژینگەیەکی لەبار و باشی هەیە بۆ بەرهەمهێنانی هەنگوینێک بە کوالیتێکی بەرز بەم پرۆژێم بتوانم هەلی کار دروست بکەم و دڵنیاییش بۆ بازار ببژێڕمەوە. کاک بەهرام پرۆژەکەی جەناوی پرۆژەی هەنگەڵان ئەگەر هەسم لێرە شتێکم خوێنێتەوە بەس حەزکەم بۆ بینەران و ئەگەر شتێکی ئیزافت هەبێت بەناوی خۆی گەورە طبعاً کاک شاسوار پرۆسەی یعنی وجودی هەنگەڵان یان پرۆسەی بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان مێژوویەکی دوور و درێژی یعنی شتێک نییە نوێ بێ بەڵام پرسیارەکە ئەوەیە شتی نوێ چیە لەم پرۆژەیە کە من دەمەوێت جێبەجێ بکەم بە کورتەکەی لە چەند خاڵێک من دەمەوێت تیشکی بخەمە سەر یەکەمیان هەنگوینی کوردستان لەگەڵ ئەوەی کە کوالیتێکی زۆر باشی هەیە و ساڵی 2008 یان 9 بوو بە یەکەمین هەنگوین دەرچوو لە فەڕەنسا لەو ئیستعرازێکی لەوێ کرا بەڵام ئەوەی کە من دەمەوێت دیسان لەسەر ئەو کوالیتی کە هەشە من ئەمەوێت کوالیتەکەی بەرزتر کەم ئەمە وەکو نقطەیەک تەمەەن ئەمە ڕێکاری خۆی هەیە وەکو معلومات هەیە بێ هەنگوینی کە دەرچوو بوو بەڵێ لە 100 یعنی طبیعی بوو واتە سەرچاوەی خۆراکی هەنگەکان گوڵ بوون یا شتی شەکر و ئەوانە وەکو کاشاسوار وەکو معلومات تەفاسیلی ئەوە نازانم بەڵام طبعاً ئەو سێچی من کردومە لە ئەوەی کە لە ئەعلام و لە ئەوە ژێم لێ بووە بەڵام من خۆم نردومە بۆ سوید لەوێ ئەو سمپڵی کە من نردم بە 99.99 دەرچوو طبعاً ئەوەی کە هەیە هەنگوین کە هەیە نیسبەی شەکر تێیدا ڕەنگە وجودی هەبێ بەڵام کوالیتی بەرز مەسەرەن ئەس تاکید مەزای جەناب مادام ئەگەر لەوایش پێی هەندێک کەس دەچێت حەقل واتە مەجالێک مەساحەیەک بۆ هەنگەکان دروستەکە بۆ ئەوە نییە وەرگرتنی خۆراک لە هەندێشتی دروستکراوە نەک لە گوڵی طبیعیەوە من مەقسەم ئەوەیە بەڵێ شێوازی بەرهەمهێنانەکە و حەقلەکە چیە بێت من پشت بە بژینگە و بۆ سروشتەی کە لە کوردستان هەیە پێبەستم چونکە وەکو معلومات بۆ کۆکردنەوەی 1 کیلۆ هەنگوین هەنگ 240,000 تەڵع ئەنجامەدا یعنی بەس تەنها بۆ کۆکردنەوەی 1 کیلۆ یعنی تۆ بێ مەزرعەیەک دروستکەی ناتوانانی ئەوەی کە مێش بۆ خۆی دروستیەکەیان هەنگ دروستیەکە تۆ بە شێوەیەکی ئیصطناعی بۆی دروستکەی واتە کوالیتەکەی نزمتر دەرەسێ بە هەر ئوسلوبێک بێ بە هەر ئوسلوبێک کە تۆ بەکاری بێنی کوالیتەکەی ئەو کوالیتە لە هەنگوینی لە 100% طبیعی کە خۆیان بە سوودفە دروستیەکەن بەڵێ ئەوە ئەکرێ ئێمە ئینتاجی بکەین بەڵام چۆن ئەکرێ ئەمە ئوسلوبی خۆی هەیە و بەرنامەی خۆی حسابیەوەت کردووە کیلۆ هەنگوین بگورە چەندی تێچێت بۆ ئێمە ئەگەر قرار بێن ئەمە بکەین بە بزنس بۆ فکری کە تۆ لە خەیاڵتایە کاک شاسوار من جەدوای اقتصادیم کردووە بەڵام کۆی گشتیم حساب کردووە ینی ئەوە مور نەکردوێتەوە بزانم 1 کیلۆ بەو هەم مەساریفەی کە دێهێتە سەر بزانین چەند تۆ حسابی 2000 سنووقە کردووانە 2000 کردووە ئەم 2000 سنووقەی تۆ تقریبا 279,000 دلار این تو بڵێت نزیکەی 280,000 دلار ئەمە تێچوونەکەیەتی سنووقێک چەند کیلۆیە من متوسطی ئینتاج بۆ خۆی پێش ئێستا لە دەوری 15 کیلۆ بوو بەڵام من کەمترینم هەڵژاردووە کە 5 کیلۆیە یعنی ئەگەر ئێمە 5 کیلۆ ئینتاج بکەین کە ئەمە کەمترین خەمڵاندنە 5 لە ئینتاج بکەین ئەم ژمارە دەرەچێت و ئەگەر زیاتری بکەن ینی بە شێوەیەکی مامناوەند لێکم داوەتەوە ئەو قازانجەی کە من لێکم داوەتەوە لەوێ لە بە هەردوو تەکالیفی سابیتە و متەغەیرە سەدا 4 قازانجە بێ لە ساڵی یەکەم بەڵام ئەگەر بە خەمڵاندنی مامناوەندی لێکی بدەینەوە واتە هەم خەرجی هەم داهات ئەوە تەنها لە ساڵی یەکەم لە 140 بەرەو سەرەوە بەست قازانجە بێ بەبێ ئەوەی کە خەرجیە گۆڕا و نەگۆڕەکان پڕکەتەوە
پێویستە بە چە مەساحی ئەرزەیە بۆ ئەمە مەساحا وەکو مەساحی سابت پێویستی پێ نیە تەنها پێویستی بە شوێنێکە بێ بۆی ئەو کە من لە پرۆپۆزەڵەکە ئاماژەم پێ کردووە هەندێک دەستگا هەیە ئەبێ لی دامەزرینی واتە لە شێوەی کۆمپانیایەک بۆی بتوانی بنکەیەکت هەبێ ئەوەی تر پێویستی بەوە ئەبێ کە کێڵگەی متەنەقیل واتە ئەتۆ ئەگەر بتەوێ هەنگوینێکی طبیعی بەرهەم بهێنی نابێ پشت تەنها بە شوێنێک ببەستی بۆ نمونە لە دەشتی هەولێر دەتوانی سەرەتای بەهار لەوێەوە دەست بە ئینتاز بکەی دوای ئەوەی کە بەهارەکە لەوێ پیر بوو دەتوانی بیگوازیەوە بۆ شوێنێکی تر هەتاکو ئەوەی کە ئاگاتە کوێستانەکان لە وەرزی هاوین و لە وەرزی کۆکردنەوەی هەنگوین ئەبێ ئەو هەنگە لە شوێنێکێک بتوانی شوێنەکە دوور بێ لە ئاوادانی و دوور بێ لەو شوێنانەی کە ئەتواندرێ مادەی ناتەبیعی لێ کۆ بکاتەوە لەبەری زۆرم حەز لە نمونە بەڕاستی پرۆژەکە زۆر تەفاس پرۆپۆزەکەی زۆر تەفاسیلی تەفاسیلێکی بەخۆتە دەست شتێکی کردووە جۆمان لە زۆر داتا و زانیاری بوو هەڵبەت ئەگەر چانس هەبێ بۆ کورسیشین پێویستمان بە زانیاری زیاترە بێ بووی کە زیاتر بکەین نقطەی تر هەیە لەسەری وەکو کاک ئامان جوتی هەموو دراسەیەکی بە تەفسیلی کردووە بەڵێ دەستخۆشی لێکە یەک شت نوقسانە لە پرۆژەکە بەڵێ ڕاستیەکەی کاشاسوار من باوەڕم بەوە نەبوو هەر دێم ئێرە لە چۆمانەوە هاتی لە چۆمانەوە هاتم یەک شت نوقسانە دراسی بازار مارکت ستەدی بەراوردی هەنگوینەکەی خۆ بە هەنگوینی منافسەکانت لە ئیستایا چی هەیە بەدیلەکانی چییە خەڵک چی بەچە نەکرێت جاگەر لە نقطەیەکە من دام نابووی وەکو ئیزافان وەکو نوێکاریکان شاسوار تاکو ئێستای هەنگوینی باشمانیە ئەوە بە شاهدی خەڵکی دەرەوە یعنی هەنگوینی باشمانە بەڵام تاکوی ئێستا نازناوێکی بازرگانیمان نییە بۆ ئەو هەنگوینەی کە ئێمە ئینتاجەکەنی کوردستان هەر لەبەر ئەم خەلەلەش من بۆ خۆم هەنگوینم نردووە بۆ باشووری عێراق لەوێ بەناوێکی تر تعبیئیان کردووە نردویانە بۆ دوبەی کەواتەوانی ئیسفادە لە ئێمەکەن بەڵام لەبەرەوەی ئێمە تعبیئەمان نییە و ناوێکمان نییە بەناوی خۆمان یعنی خەڵک ئەو ئیسفادەی ئێمە بەداخەوە تەوان کاک بەهرام ئەگەر دیقەتی کوردستان بێ زۆر بەداخەوە زۆربەی کات احتیمال دەکەینە سەر دەرەوە بۆ ئەوانەی کە خۆمان هەمانە هەر ئەسڵان باوەڕمان بە مارکێتین و بڕاندین نییە بۆی بۆ بینەری ڕوونکەم و مارکێت و بڕاندین چێ بە بازارکردن ڕکلامکردن بۆ کەلوپەلەکانە کەلوپەلەکانە بکەی بە مارکەیەکی ناسراوی جیهانی هەمیشە لەگەڵ ڕێز و حرمەتمان خۆمان بە شتی خۆمان بە چای سوک سێرەکەین شتی خۆمان بە کەمە زانین و هەمیشە شتی دەرەوەمان لا مهمە و لە هەمووشی سیرتر کەس لای ئێمە هەر تایسە باوەڕی بەرکرام نییە من ساڵی 2007 ئەوە دیسان شۆلەمەوە داری نەکەم کە مەبەستی گوندی ئەڵمانی چەند جارێک هێنمەوە بەس من خۆم ئەزانم کە قیمەتی و پرۆژەیە چەنە و هی ئەوەیشە کە بەشێکی زۆری خەڵکی ئیسێژ باوەڕی نەکەن نەک بەڵام بەشێکی زۆر بەس بەشێکی خەڵکی ئیسێژ باوەڕ نەکەم من چۆن گوندی ئەڵمانی دەست بکردەوە ساڵی 2007 کە گوندی ئەڵمانی دەست پێ کرد من لەسەر تەلەڤیزیۆن شتەوە قەت شەرمیشم لێ نەکردەوە لەبەرەوەی بە پێی قانون ئیجباری نەکردووە مەشروعەکەمان باید 40 میلیۆن دلار بوو 20مان هەبێت بە سێ کەس بین بە هەر 1 میلیۆن دلارمان پێ بوو بەڵام لە ساڵی 2007 تا 2008 لەبەرەوەی یەکسەر بیدا تۆزە خانومان دروست کرد و دەستمان کرد بە فڕۆشتن تەسەوور کە لەماوەی 1 ساڵە بای 1 میلیۆن دلار ڕکلاممان کرد لە هەموو کەناڵ و جەریدە و گۆڤارەکانی هەرێمی کوردستان کە ئەو کاتە نەک شەریکاتەکانی تر میلیۆن دلاریان نەئەیە بە ڕکلام 10,000 دلاریان نەئەیە بە ڕکلام خەڵک بە ساڵێکیش هەر بای ڕکلام نەبوو بەڵام وی کە لە حەڵقەی ترا بۆم باسکردن کە خەڵک گاڵتی لە ئێمە هاو ئەوی شوقە نافرۆشێ کەس خانوو ناکرێت بۆ ڕکلامە زۆرە وامان کرد گوندی ئەڵمانیمان ناسان بە خەڵک ئەمە تەئسیری مارکێتینە بۆیە زۆربەی ئەو شتانی کە ئێمە کورد هەمانە یا هەرێمی کوردستان هەیەی نەما کردەوە بە بزنسی گەورە نەما کردەوە بە ئیشی ڕێکخراو بە کارگە و بە ینی کەسێکی بەتوانای لە پشتۆ بێ بەداخۆ ئێمە لە وڵاتیمە باوەڕمان بە ئیشی شەراکەت نییە باوەڕمان نییە چەند کەسێک پێکەوە ئیش بکات و سەرمایەکی گەورەتر بەیەکەوە بنێن و هەوڵ بن ئیشەکەت خۆی چەنە گەورە بێ ئەوەی تر گەورەی بکەن بۆیە ئیشەکانی ئێمە لە ئیشی تاکە کەسیان مێنێتەوە بچووکە و هەوڵ نانی گەورەکەی بۆ پرۆژەکەی تۆ ئامانج لەگەڵ یاەتی تاوان وازام کاردۆسش بە قسەکانی دیار بوو لەگەڵ یا بێ
بەڵام بەنسبەت منەوە ئەوەی کە ئیشت لەسەر نەکردووە ئەوەیە کە حسابت کردووە ئەمە چەندی تێچێ چەند قازانجەکەیت پێونەوە وتوم کە تۆ چۆن ئەتوانی ئەم هەنگوینە بفرۆشیت و بە چەندی فرۆشیت و منافسەکانت چەنە وی سەم بریاری خۆمێن ببوورە کە دوای منەگە قسە هەبوو بینیکە ئیزافە هەبوو بیڵێ ئەڵێن چیەوە شێوتی بەسیشی تۆ ناپس بۆ خۆ دروستەکەی چونکە بەسیشین نامێنێت بێت پیرۆزە بەڵام بۆ داهاتوو خۆپیری تێبە بزانێت شتێ مناسبکە چۆن قەنەعەت بە منەکەی کام هەنووی تۆ لە کوردستانە ئەفرۆشێت سپاس دەستخۆش ئەویش کورسێکی شینی وەرگرت بزانین چ بەشدار بووە گێتە دەرەوە یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوێت پێتان بناسێنین ئەویش مارکە کە خاوەنی فەیسبووکە. ساچنە سەر بەشداربووی تر کاروان محەممەد. کاروان محەممەد عەبدوڵڵایە من پرۆژێکم تەقدیم کردووە بۆ هەنگاوی یەکەم کە پرۆژەکەی من بریتیە لە جوانکردن و زیادکردنی بەشەکانی دەرەوە و ناوەی ئۆتۆمبیل. وەڵی بیرۆکەکە ئەوە هەموو شتێک هەموو بەرنمەیەکی جیهانی دەست پێشخەر بوون لە بڵاوکردنەوەی بیرۆکە بۆ خەڵکیکە. منیش چەند بەرنمەیەکم ڕاستی متابعە کردووە و بەشەکانی ئەم بیرۆکەیە ئەتوانم بڵێم لە کوردستانیشە بڵاوە، بەڵام بۆ نمونە جوانکردنی ئۆتۆمبیل زۆرتر بە لەزگە و هەندێک شتی زۆر سادە بووە. جیاوازی ئەم کارەی من لەگەڵ هەموو کارێکی ترا بێگومان لە کوردستانە کاری سبووکردن و فایبەر بەکارهێنان لە چاکردنەوەی ئۆتۆمبیلە بەکاردێت، بەڵام من فایبەر گلاس لە زیادکردنی بەشی خەیاڵی ئۆتۆمبیلا بەکارێن کاکەوێتە سەر مێشکی کەسی داهێنەر. بۆ نمونە ئەو جوانکاری کە بۆ ئۆتۆمبیلەکات دوای ئەوە قاڵبیەکات بە قۆڕیان تەپە دوور، دوای ئەوەی بە فایبەر گلاس بەشەکانی ڕووپۆش ئەکات، دوایەوە ماعجونکاریەکات و سبووخێکات و دوایەوە لە ئۆتۆمبیلەکەی بەستنەوە. ئامانجی ئەم بیرۆکەیە ئەوەیەکەوە ئێمە لە کوردستانە بە شێوازێکی زۆر لە هەمە جۆرە مۆدێلەکان سیارەتە کوردستانەوە کە ئەمەنە زۆر جار فریای ئەوە ناکەوی بەڕاستی بتوانین سەیری ئۆتۆمبیلەکان یا ناوی هەموو ئۆتۆمبیلەکان و ساڵەکانیان و جۆرەکانیان لەبەرکرد.
ئەم پرۆژەیە من بریتە لە زیادکردن و گۆڕانکاری و مواصفات لە ئۆتۆمبیلە کە ئەم پرۆژەیە تا ئێستا بە کاملی لە کوردستانە نەکراوەوە ئەتوانم بڵێم لە عێراقشان نەکراوە بەڵام لە وڵاتانی ئەوروپیا هەیە لێرش تاک وەکو خەڵک هەیە خۆی وەکو حەزەی کات بەڵام ئەوە هەر ئەتوان بڵێم بەشێکی کەمی ئۆتۆمبیلەکەی وەکو دەعامەکانە بەڵام من ئەم مەبەستم لەم پرۆژەیە ئەوەیەکەوە ئێمە ئەتوانین هەر سیارە بە تەواوی ئەو سیارانەی کە مۆدێلیان نزمە و لە سعی شەهرزانن چەندگەم جێ هەن لە ڕانیە و پشدەروانە ئەوانش شتێکی وای لەو شێوەیان کردەوە هەر سیارە بە کاملەن وەکو سیارەی فیراری ئەوانە بۆ دروستەکەم بەستەوان خۆیان بەڵێ جا لێرە لە کوردستانە پێم وابێ زیاتر لە ملیۆنێک یان ملیۆنێک زیاتر ئۆتۆمبیلی ئەتوانم بڵێم لەو ڕادەیە 300,000 ئەتوانم بڵێم هەمووی سیارەی مۆدیل بەرزە و ئەتوانم بڵێم لە 150 هەموو سیارەکان لە مۆدیلیان کۆنە و سعریشیان زۆر هەرزانە کاروان سیاری عفو پێ و قەتەکەم تخواست سیارەیەک ئەگەر بە کاملن سیارێکی کۆنە تاوان لێ مەکینە شتەکەی خۆی مەزبوط بێت تۆ دەستکاری مەکینێژەکەی ئەگەر مەکینەی مەزبوط نەبووە توانین مەکینەی بۆ دانەی خۆی زۆربەی هەندێک شتێ مەکینی زۆر بەخۆ دەکەن و یا ئەوە لەسەر داوای هاوڵاتیە بێ ئەگەر کەسەکە داواکار بێت ئەوە ئێمە توانین بە پێی داوای ئەو ئۆتۆمبیلە دروستکەین بەڵام ئەگەر خۆمان وەکو کۆمپانیایەک سیارە کۆنەکان نوێکەینەوە ئەوە ئەگەر مەکینەی مەزبوط بێت ناو دەرەوەی تعمیریکەیت جوانکاریکەی چیەکەی هەر حەزکەم بۆ بینەرانێک جایتر ڕوونیکەیت لە ناوە چی دەستکارێکی لە ناوەوە هەموو نیظامی سەوتی کە ئەکرێتە نیظامێکی دیجەی کە ئەمە زۆرینەی گەنجی کوردستان حەزی لێکا بە بەڵێ بە ئافرەت و بە ئەو سەوتانە کە هەمووی زۆر یعنی بەڕاستی خۆیان زیادە کە بەڕاستی زۆربەی گەنجان حەزیان لەو بوارێ و من بۆیە ئیشم لەسەر ئەمە کردووە بەڕاستی ئەبێ لە کوردستانە زیاتر ئیش لەسەر بواری گەنج و ئافرەتان کرێت ڕاستی لە کوردستانە زیاتر لە ئەم دوو بەشەدا ڕاستی داوخواست زیاتر ئەکرێتەوە و هەروەها ئەو گۆڕانکارانەی کە لە ناوەگرێت نظامی سەوتیە بەڵێ هەڵم یەکسەر کاردۆست پژگیریەوە کا لە بەرەی باسی گەنج و و نظامی شاشەیە ئەنواع شاشەی تیادانرێت و تەلەڤیزیۆن لەبەرەوە و هەروەها من خۆشم حەزم لەو بەشانەیە زیاتر و ئەتوانم بەشی دیزاینەوەوانە ئیشی لێ بکەم پێم بڵێ چەندی تێچە سیارێ ئەگەر سیارەیەک بڵێن ئێستا هەمووان لە سعری سیاری بڕاستی مۆدیل کۆنەکانە شارەزان تقریبا هەیە 30 وەرەق هەیە 20 وەرەق هەیە 40 وەرەق هەیە بەڕاستی ئەگەر بە مەکینەش و بە هەموو ساری باشێکە کۆنە ینی مەکینە 6 مەزبوطەوە پەڕی بە 5,000 دلار شتیوە زۆر ینی سیارەی واشەیە بەڕاستی خۆی هەر مۆدیلی بەرزە بەس ڕواڵەتی جوان نییە ئێمەش یعنی هەموو کەسێک هەموو ڕۆڤێک زۆرتریش ینی بایەخ بە ڕواڵەتەیە جا ئەگەر بێت و لەسەر ئەقسادەکەی باز بکەم ئەو سیارەیە ئەگەر نرخێکی هەرزانیشەوە زۆر یعنی بڵێن گران نییە ئەتوانین بڵێ چەندی تێچێت بەڵێ گۆڕانکاری ئەگەر تیا بکەی بە کاملەوە ئەتوانم بڵێم قەدەر کڕینەکەی زیاتر قازانجەکان واتە لە سیارێکە ئەگەر بە 30 وەرەقە بکڕی ئەتوانم بڵێم 75 وەرەقە ئەکاتەوە ئەمە بە کامترین نرخەوە بەڵام ئەگەر لەسەر داوای ئەو هاوڵاتی خۆی بیکەیت ناوی بۆ زیادەکەی ناوی کەسەکە و ئەنواع دیجێ و کامێرە و شاشە بە 30 وەرەقەی کڕیت ئەیفرۆشتەوە بە 1500 دلار تۆ چەندی کۆستی چەنە بۆ لەبەر ئەوەی زۆربەی ئیشەکانی دەستیە بە فایبەر گلاس ئەکرێت و بە قوڕ هیچ تێچوونێکی دیانە بۆ ئەوەی کە نەخشەکەی پێ بارز بکەی و هەروەها فوم و تەبەدور بۆ ئەوەی کە نەخشەکە بەرجەستە بکەی دوایەوە صافکردن و معجونکاری دوایە سبووخەکرێت ئەم شتانە هەمووی لێرە تێچوونی ڕاستی هەرزانترە و وەختێک کە خۆش عازم پێم بڵێ چەندی تێ بەڵام عازم پێم بڵێ چەندی تێ کاتەوە پێ دەڵم پێم بڵێ چەندی تێ سیارێ کاکی دەروون ئەگەر بێت و بۆ نمونە سیارێک جوانکاری پێش و پاشەوەی بۆ بکەیت وەکو دەعامەکەی ئێستا لێرە لە کوردستانە تقریبا 200 دلاری تێچێت نه هەمووی بەکاملە ناو دەرەوە بەکام لە ناوە و دەرەوە هەمووی تقریبا 20 وەرەقەیەکی تێ ئەچێت ینی ئەوەش زۆر 4,000 دلار یعنی تقریبا 5,500 دلار
ئەگەر سادە بێت بەڵێکاتە تقریبا 1500 دلار لە ئەگەر سادە بێت بەڵام ئەگەر لەسەر داوای خەڵکی هاوڵاتی خۆی زیاترین مواسفاتی بۆ بکەی ئەوە بێگومان چەند کەسیشی تیاکە لە چاکنەوەی سارێک لێرە چەند گرۆپێکە نەمە بەس موێ ئێستا حسابێکمان کرد تقریبا لە نێوان 1500 بۆ 2000 دلار قازان جەمێنێتەوە بەڵێ باشە ئەمە طبعا فكرة بەپی ئەمە بێت چونکڵێت دەستەی بەڕێوەبردن یعنی گروپێک ینی چەند کەسێک گروپی دیزاین ینی بەلایانی کەمەوە دووسێ دیزاین گروپی قاڵ بوو ینی 6 گروپ هەیە بەلایانی کەمەوە تۆ بەلایانی کەمەوە تۆ پێویستە بە 12 کەسەیە عفۆن کاک شاسوار گروپەکانەوە نییە کە بڵێن بە گروپ بە گەورەی باسکەن بۆیە گروپی دیزاین پێک بێ بەس لە یەک کەس من حسابەکەم تۆ 6 کەس بۆ سارەیەک یەکێکیشەکەات منەمێ پرسیارێ بکەم بۆ سارێک چەند کەسی شەکە بۆ سارێک هەر هەمووی ینی خۆی لە 5 کەس ئەگەر باتەوە ینی بڵێ بۆ سارێک 5 کەسی شەکات 5 کەسەکە کە ئیش معاشیم کەسانە چەنە بێ لەمانەکە بەپێی ینی ئێسەمە لێرە بۆ نەکە قاڵب و دیزاین ئەکرێتەوە کەسانی زۆر چۆن بڵێن ئەو کەسێکە چۆن بڵێن کۆمپانیەکەیە کەسێکی ینی بەڕێکی کەمێگرێت خۆنی هەمووی پشتی سەرەکیە بێلەوە بۆ چکە تۆ هەموو شتەکان ئامادەکە ئەوان هەر کاکەڕان ئەگەر یارمەتیم بیت خوازە نەبێت لە تەقدیمکردنی پرۆژەکە تا زعیفیت من پرۆژەکە خۆی جوانە فکرەکە جوانە بەس نازانی چۆن باسی بکەیت لەبەرەوە نازانی سێش پێڵەی من 5 پێوتی پێم ساری تێچێت چەند کەسیتیایە چەند کەسیشی تیاکە نایڵێیت ینی هەموو شاسوار وەک وتم گروپ کە من باسی گروپ لە 5 و 6 ناکەم بەڵام ئەتوانم بڵێم هەموو پرۆژەکە 8 تا 9 کەس ئیشتیاکە بەڵام پرۆژێکی جوانە بەقوت بێت تۆ دراسیەکی بکەیت و داتامان بێتێ ئەم فکری تۆ بزانام لە بەرنمەکەی MTV وەرەگرتوەوەی کەمپمای ڕایبانە چەند بەرنمەیەکەیە بەڕاستی من ناڵێم کە بڵێم هەری خۆمە یعنی ئیسفادەم لێ کردووە بەڵام ئەگەر بەپێی ئەوان حسابێکی ئەوان تقریبا مینیمۆم 12 کەسیان هێستا لە یەک هەفتەیە ئیش لەسەرێک سیارەکان ئەنجاتوانن بەڵام ئەوان زۆر بەگران بیری نەچێ ئەیفرۆشنەوە من معلوماتم لەسەر سیارەکەی نیە بەڵام ئەگەر تۆ ئەڵێ من لە هەفتەیە کاتوانم 2 سیارە حاضر کە مستافەکەش 8 تا 9 کەس بێ تەسەور ناکەم فریاب بکەوە ئاخر هەموو دروستکردنی کامل جێە لەگەڵ ئەوەی کە گۆڕانکاری نیوەی بوو ئەوەش بە بواری ئابوورەکەی زۆر بەڕاستی بۆ ئەمڕۆی کورسان زۆر ئەگونجێت چکە جیاواز بگورە کەسیشی نیە بەڵام مەڕۆ کاک مەڕۆ بمێنەرەوە چانسێک ترێنێت تا لە ئەخیراگرەوە برادایین کە دامناوە فکرەکە و زۆر جوانە بەڵێ فکرەکە و زۆر جوانە هەنا کێشە نیە فکرەکە و جوانە بەڵام تۆ نازانیت یارمەتی بە تۆ فکرەکە و جوانە نازانی خۆت دیفاع لە پرۆژەکەی خۆ بکەیت لە فکرەکەی خۆ بکەیت حسابێکی وردم بۆ بکە لە مانگێکە ئەتوان چەند سیارە چاک بکەن بە چەند کەسەوە و بۆ ئیشەڵا بۆ داهاتوو سامون بۆ حاجرکە و پیرۆزە ئامادە کاژیان خۆمان ببرە ببرە لەوێ بەسان لە ئەخیرا بڕیارێ پێشبینی دەکرێت پرۆژەکە پێویستی بە 12 کارمەند هەبێت و مانگانە تێچووی ئەم پرۆژەیە بەم شێوەیە دەبێت. ئەگەر مانگانە 8 ئۆتۆمبیل لە وەرشەیەدا جوانکاری بۆ بکرێت لە ڕێگەی مادەی فایبەرگلاسەوە ئەوە تەواوی مانگەکە پێویستی بە نزیکەی 26,000 دلار هەیە. ئەم پرۆژەیە ئەگەری سەرکەوتنی هەیە چونکە تێچوویەکی کەمی هەیە و دەتوانرێت بە نزیکەی 2,000 دلار جوانکاری لە ئۆتۆمبیلێکدا بکرێت. گەنجان و ئافرەتان خواستێکی زۆریان لەسەر دەستکاریکردن و گۆڕینی دیزاینی ئۆتۆمبیلەکانیان هەیە. لەبەر ئەوە پێشبینی دەکرێت گەنجان و ئافرەتان کڕیار و خوازیارێکی زۆری جوانکاریەکانی ئەو وەرشەیە بن. ئەو کەسانەی خواستیان لەسەر گۆڕینی ئۆتۆمبیلەکانیانە دەتوانن
لە ڕێگەی ئەو وەرشەیەوە دیزاینی ئۆتۆمبیلەکانیان بە نرخێکی کەم و بەو دیزاینە بگۆڕن کە خۆیان دەیانەوێت. هەرچەندە لەبەر ئەو هۆکارانەی کە باسکرا ئەگەری سەرکەوتنی ئەم پرۆژەیە هەیە، بەڵام چەند هۆکارێکیش هەن بۆ شکستهێنانی پرۆژەکە. لەوانە لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە هاوڵاتیانی هەرێم نەک هەر نایانەوێت دیزاینی ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن، بەڵکو بەشێکیان ئۆتۆمبیلەکانیشیان دەفرۆشن. بۆ ئەوەی پرۆژەکە سەرکەوتوو بێت، پێویستە مارکتینێکی باشی بۆ بکرێت و بتوانرێت متمانەی کڕیاران بەدەست بهێنێت. ئەگەر کڕیانان نەتوانن متمانە بەو مادانە بکەن کە دیزاینی ئۆتۆمبیلەکانی پێدەکرێت، ئەوە ئامادەش نابن دیزاینی ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن. پێدەچێت بەشێکی زۆر لەوانەی سەردانی وەرشەکە دەکەن تەنها بیانەوێت بە شێوەیەکی سنووردار گۆڕانکاری لە دیزاینی ئۆتۆمبیلەکانیاندا ئەنجام بدەن. بەو شێوەیە داهاتی وەرشەکە وەکو پێویست نابێت. دیانا مستەفا دیانە مستەفا عەبدوڵڵا بیرۆکەکەم لەوە بێکاتوە لە بچووکردنەوەی جیهان بە قەبارێکە بە قەبارەی منداڵان. ئەم بیرۆکەیە خۆی جیاوازی لە بیرۆکەکەدایە چونکە تا ئێستا لە جیهاندا نەکراوە و وا لە مناڵان دەکات کە باوەڕ بە خۆیان بکەن. وەکو وتمان جیاوازیەکەی لەوەیە شاری یاری نییە بەڵام یاریکردنی لێیە، علم و زانیاری لێیە بەڵام مەکتەب نییە. ئەم شوێنەوە لە مناڵ دەکات باوەڕ بە خۆی بکات، پشت بە خۆی ببەستێت و نەترسێت. و ئەو مناڵانی بۆ نمونە لە قوتابخانە نین، لە کاری چ کارێکدا باشن، بۆ نمونە لە کاری مەلاواندا باشن، لەسەر ماڵدیڤ دەبن، ماڵدیڤ بەڕێوە دەبن. ئەم شوێنە چۆنە بۆ وەدبەیەکە ئەو وەدبە مناڵە لە وێنانەدا ژیانی خۆیان پێکەوە دەنن فێر کار دەبن. ئەو مناڵانەی دوای ئەوان دێن جیلی داهاتوو دێن لە وێنانە کار دەکەن. بەڵێ وەڕەمزێکی عەسریە بۆ وڵاتەکەم پێش دەکەوێنێت. بیرۆکەی من دروستکردنی جیهانە بە قەبارەی منداڵان. ئەم جیهانە پێک دێت لە وڵاتانی جیهان بە شێوەیەکی بچووک، ینی بە شێوەیەکی سادە و تەکلیف کەم بکات. بۆ نمونە ئێمە بەدەست خۆمان سەرێک تەکلیف لێ بکەین بە پێی توانای و کەسە. ئەتوانی ئەم پرۆژێ زۆر گەورە بکەین و بچووکش بیکەین و تەنیام ناوەتوانێت بەتەناو پرۆژەکەم وڵاتانی جیهانە. بۆ نمونە لە وڵاتی فەڕەنسا دروست دەکەین بورجەکەی، بەڵام بورجەکەی ناچین بە گەوری دروستکەین، زۆر بەسیتی و بڵێ بۆ نمونە ئوتێلێک دروست دەکەین، بەڵام ئێمە توانین بۆی تەکلیف نەکا کابینەشدا بنین. چێشتخانەیەکی مەناوبانگی ئەو وڵاتە وڵاتی کوردستان دروست دەکەین لە تەنیشتەوە، ینی بەپی وڵاتەکان هەموو وڵاتەکان دروست دەکەین و لەسەر ئەم شوێنەش چێ کار دەکات. ئەو مناڵانەی توانە زانیاری خۆیان هەیە بەڵام لە قوتابخانە نین، مناڵی زۆرمان هەیە لەم ڕۆژەیە کار ناکەن، کاریان دەست ناکەوێت، ئەتوان بێن لێرانە پیشەی کاریان دەستکەوێت و دابینانی کارە یعنی بۆ مناڵەکان یەکێک لەو پۆینتانی تۆ بێ هانیان بچن بۆ خوێندن واز دەکار بێن قەدێمە تەژێ شتیوان ناکەین. بەڵێ بەڵام منداڵانی وەمان هەیە خۆیان کار دەکەن، بەڵام لە دەرەوە فرسەتێکیان بۆ نادۆزینەوە بۆی تەژێ نابێت بەجارێک دۆزیتەوە بوویکەوە بکات. بڵێ بەڵام ئەبێ دایکان باوکان ئێمە ئێوە هەمومان
بیر لەوە بکەینەوە مناڵەکانمان خوێنەوار بن مناڵی وڵاتەکان خوێنەوار بن بە خوێندن ئەتوانین وڵاتەکەمان بەرینە پێشەوە هەتا کۆمەڵگەیەکی خوێنەوارمان هەبێ کۆمەڵگەیەکی زیرەکمان هەبێ کۆمەڵگەیەکمان هەبێت کە بتوانێت منافەسەی دنیای دەرەوە بکات ئەوەیە کە لەو ڕێگە باشانێکی ئێستا توان منافەسە بکەن عەقڵە کە ئەبێ ئیتفاقێکی زیاتر پرۆژەکە ئەوەی کە باست کرد ینی بینەی ڕاستەقینەی گەورە دروستەکەی بۆ نمونە نەخێر زۆر بە بەسیتی دروستەکەی بۆ نابێت بەڵێ تقریبا وەکو کۆمینیتی قورئان کە لە ئیستانبول دیسانەوە ئێڵێمەوە ئەکیدی سە بینەرانیش ملاحەزەیان کردووە بەشی زۆری ئەو خوشکە بە ڕێزانە و ئافرانە کاتون فکری جوانتان پێشتی تازەتان پێ کێم بیرمان لێ نەکرێتەوە هەندێکیان ممکنە جەبەجە بکرێت هەندێکیان ممکن نییە جەبەجە بکرێت هەندێکیان پارە پێیاکە بزنسە هەندێکی تریان بزنس نییە هەندێکی بزنسی زۆر بچووکە کێنە بۆ بەرنمەکە ڕەنگە ئیحتیمامان بۆی نەبێ بەڵام ینی باوەڕکە ئافرم بۆ خۆت و بیرۆکەکە و کەبیری لێکوتەوە وەکو بزنسێکی بچووک شوێنێکی خۆش بۆ مناڵ دروستێکی ئەو نێوەسان چۆن مەطعمە هەیە شوێنێکی وا هەیە ئەکید بە فکرێکی باشە بەڵام وەکو بەرنمەکە من داوای لە بردن لەکەم زۆر سپاس نترسي؟ لا ماشي نجيب وترسم ورا بزاف ترسم نجيب ترسي؟ ولا ماما زين بو ترسي؟ والله نتصور يوم ناكل اوازو يعني بروجكت زور جوانا بروجكت زور جوانا بەڵام منەڵم تا خوێندن هەبێ نابێ مناڵ کار بکات بەڵێ بەڵام تم مناڵەکانی کە لە قوتابخانەن لە بوارەکانی ئەو مناڵی خیاڵی هەیە ڕاستە هەموو مناڵە خیاڵی هەیە ینی ئەوە فکریان فراوان چاوی پڕ بووە کە جوانە زۆر احتیادیە گرنگەوەیە تۆ توانیت بیتە سەر کورسی سوور وایە تۆ لە چاو ئەو هەموو پرۆژەیە کە هەبووە یەک دنیا نەهاتەوە بەڵام تۆ هاتیتە سەر کورسی سووریانی نیو هەنگاوت بڕی بەڵام لە ئێستاشان ناڵی تەواو نابیت دوایین بەردەوام بیت وایە؟ کە جوانی زۆر سپاس بەخێربێ سەرچاوان بژی خواحەفیز بژی خێری بۆ فرمێسکاتە خوارەوە بەچەیە پێم وایە قسەکردن توانای قەنەعەتکردن بە بەرامبەر یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بازرگانی بزنس مۆدێڵ بۆمان نایەت من چۆن ئیش بکەم من چۆن ئیش بکەم من چۆن ئیش بکەم چەنێتی تەقییمکردنیان پێشکەشکردنیان لە بەرچاوی بژنەکەیە تەسیری خۆی زیاتر هەیە لەیکە بۆ پرۆژەکە ئێستا سازان جەمال خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ناو ژمارە زۆرەی لە پرۆژەکانە پرۆژەکەی من لە 52 پرۆژەکەیە بیرۆکەکەی من بریتە لە پرۆژەیەکی دامەزراندنی کارگەیەکی شیر و ماست و لەگەڵیشە فارمێک واتە کێڵگەیەکی بەخێوکردنی مانگا کە تیایدا ئەو شیرەی بەرهەمیە لە کێڵگەکەیە بەکارێنم لە کارگەکەیە بۆ بەرهێنانی شیری فرێش و ماست. کارگێکی وەها لە هەرێمی کوردستانە تەجروبەیەکی نوێیە
و هەوڵی ژێم لە کاتی بنیادنانی کارگەکەیە بە شێوەیەکی زۆر هاوچەرخ و مۆدێرنانە کارگەکە بنیاد بنێم هاوشێوەی کارگە بەناوبانگەکانی جیان پرۆژەیەکی جوانە ئامادە کردووە لەسەر بە هەمان شێوەی کێڵگەی مانگا و کارگەی ماست. ئەگەر عەزە نەبێ شتێکم پێ بڵێ جیاواز بێ لەوەی برادران و هاوڕەکانی تر. بەڵێ پێشکی دەستخۆشی لێکم کاک شاسوای بۆ ئەم چانسێکی یاوتەبە بەخێبێ سەر ئێمە هەموەکو گەنجێکگانمە هەموەکو ئەوەی وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە کە بەڕاستی هەلی کار بۆ زۆرمان نییە. یعنی من باسی بڕوانامە ئەوانە ناکەم بەڕاستی بەڵام سێرێکی هەلی کارکردنەکان بەهۆی خراپی بوارە ئابوووریەکان ئەلی زۆر جار چانسەکە بۆ هەمووان وەکو یەک نییە. پرۆژەکەی من وەکو لە ڕیپۆرتەکەشا دەرکەوت و بەڕێستان بینیتان و بینەران بەڕێزیش بینیان ئەوە بوو دانانی وەدایان دامەزراندنی کارگێکی شیر و ماستە. بەڵام من جیاواز لەو دوو گروپە هاوڕێ بەڕێزی ترمەوەی پێشووتر من یەکەمیان جیاوازەکەی خۆی لەوایە من وەکو ژنێک هەڵەسم بەو پرۆژە بزنساوە پێم وایە ئەگەر پرۆژێکی بزنسی گەورەش نەبێ بەڵام بچووکیش بێت بە پێی تەبعاً توانای ئەو بڕەپارەی کە ئەخرێتە بەردەست منەوانێ بۆ جێبەجێکردن و تەفیزکردنی پرۆژەکە پێم وایە سەرکەوتنی پرۆژەکە ئەبینم ئەویش لە چەند شتێک حەزەکەم بۆ بەڕێستی ڕوونکەمەوە گەر تۆڵی شتی تازەم پێ بڵێن یەکەمیان بۆ نمونە ئێمە منەمێ متمانە بگەرمە بۆ بەرهەمە خۆماڵیەکان چۆنی بۆ نمونە ئێستا من جاری وایە خەڵکی زیاتر خواستی لەسەر بەرهەمە شیرەکانیان ماستەکانیان بەرهەمە سپیەکان بە شێوەیەکی گشتی کوردیەکان خۆماڵەکان بۆ نمونە من ڕۆم لە گەڕێکێک لایەن لە ژنێک یا لە شوێنێک ئەیکڕم شوێنەکان لێرە و لەوێ شوێنمان هەیە لە ئەگەر من باسی شاری سلێمانیش بکەم بە تایبەتی بەڵام من لە باتیەوەی ئەو کەسە هەڵسێ بە دروستکردنی ئەو شتا وەکو پرۆژەیەکی بچکۆلە بیرم لێ کردەوە بە شێوەیەکی زانستیانە و تەندروستیتر و بە شێوەیەکی هاجینانەتر من ئەو پرۆژەیە گەورە بکەم وردەوردە شەر نییە پرۆژەکە لە سەرتای گەورەوە بەڵام ئەتوانم بەپێی ئەو داهاتی کە پرۆژەکە پەیای ئەکا لە فترەیەکی زەمانی دیاریکراوە من ئەتوان پرۆژەکە هاوشەوەی کارگە جیهانیەکان وکو حەز ناکەم ناوی چ کارگە بۆ نەبێتە ڕیکلام بەڵام دوایی بێجگە لە بەرهێنانی شیر و ماست ئەتوانین بۆ نمونە جۆرەکانی پەنیر چونکە من خۆم بایۆلۆژیم شارەزایکی کەمم هەیە لە بواری فود ئیندستریال پیشەسازی خۆراک ئەتوانین هەموو ئەنواعەکانی پەنیر ئینتاجکەن ئەم بە کورتی ئەگەر باسی داهات و ئەو شتانە بکەین تۆ حەزە لەو پرسیارەیە وەڵامی ئەو پرسیارەیە بەنسبەت ئەوە تقریبان 110 من پێویستە وەکو زەوی وەکو مانگا بۆ کێڵگەکە ئەوانە سەرەتا توانین نەگە شیرەکان سوود لە جوتیاران و ئەوانەی کوردستان وەرگرین پێویست ناکە بە دامەزراندنی کێڵگەکە لێرە باسی 400 مانگا کردن ئەو بۆ نمونە و نووسیمەوە توشمە بۆ نمونە بەڵام بۆ نمونە گەر لە 200 مانگا یا هەر ئەگەر 400 مانگا ڕووکەمان لە 400 مانگا ڕۆژانە توانین 6000 بۆ 12000 لیتر شیرمان دەست بکەوێ و واتە لە هەر مانگایەک دەیلی ینی پێر ئەدەی لە ڕۆژێکە 25 کیلۆ شیرم هەبێ و 25 کیلۆ شیرە طبعاً بەرهەمی زۆری لە ئینتاجە بێت وەکو بەرهەمی کارگەکە بەڵام من زیاتر مەبەستمە حەزەکەم ئەوەش ڕوونکەمەوە زیاتر مەبەستی من لایەنە تەندروستیەکەی بەڕاستی چونکە مادام خواستی لەسەر بەرەمی خۆماڵی با بە شێوەیەکی تەندروست پێش بەسەراحەت پرۆژەکەتم بینی ینی بێ مجاملێش بۆم باسکردن 800 پرۆژە پێشکەش کرا بەس لەسەر مەسەلەی ئەوە نیە ئاژەڵداری و شیرەمەنی و ئەوانە ینی ئەو دوو سێ پرۆژەی کاڵم بژاردەوەی یەکە لە جوانترین پرۆژەکە لەبەر پرۆژەکەی تۆ متەکاملە شتێکی عیلمی و نووسی و شتێکی زۆر زۆر جوانە دەستە خۆش ینی سەتەڵدە ناخۆشە بۆوانی ژوا بڵم ینی شەڵات تۆ یەکەم کەس بوویتە ینی داوای لەبر نەکەم لەبەری چەند ئەوە نیە چەند پرۆژێکی زۆر زۆر هاتووە من هیوادارم ئەگەر ئەو دوو برادری کە هەڵبژێراون ئەوان بیر بکەنەوە بتوانن پێکەوە ئیشە بکەن لەبەر شتەکەی تۆ زۆر زۆر جوانە دڵنیام تۆ ئیزافەیەکی تری بۆ سەر ئیشەکەیان بەڵام بەداخەوە دای لەبر نەکەم یەک پرۆژە وەرەگرێت نەک لەبەری باشە تۆ
پرۆژەکەوینە ینی زۆر بە عقلانە بیری لێکردەوە شتێکی زۆر تۆکم و جوانە نووسیوە بەڵام لەبەری ئەو پرۆژەیەمان هەیە ئەگەر خۆتان دەرفەت هەبوو هیوادارم پێکەوە هاوکاری بکەن ئەگەر نێژ بوو ئەوە تۆ هیچ زەرە نەکردەوە شتێکی جوانە پێشەشرۆ هەم معلوماتێک شیاو بە ئێمە زانێرەکانی ئەوە دەوڵەمەند کردەوە هەمیش دڵنیام ئێستا بینەران ئیسفادەیەکیان لە هینەکانی لە پرۆژەکەی جەنابەر بتۆ سوپاس بۆ تۆ ساڵ زۆر سوپاس بۆ دەرگایەکی ناخۆشەوە نییە؟ چنە لای بەشدارویەکی تر بەفتون خالی بەفرین خالت لە سلێمانیەوە بەشدارێکم لە بەرنامەی هەنگاوی یەکەم ئەم بیرۆکەی من بەوە جیاکرێتەوە لە بیرۆکەکانی تر کە بۆ ژینگە پارێزی بەکار ئەهێنرێت ئەوەیە کە کولفەیەکی کەمی تێ ئەچێت یەک دووش لە سایاسا هیچ ئیمیشنێک نابێت واتە هیچ پاشەڕۆیەکی نابێت لە دوای پرۆژەی پاکردنەوەکە تمۆحی من بۆ بەشداریکردنم لەم بەرنامەیە ئەوەیە کە بتوانم ئەو ژینگەی کە تایە ئەژیم وەکو تاکێک وەروەکو کۆمەڵگا بۆ ژینگەیەکی پاکتر بیبین. بەفری خانم پرۆژەکەی تۆ تقریبان ریسایکلینەوە نیە؟ بەڵێ کاک شاسوار ئەو فکرەی ریسایکلینەکە تۆزە جیاوازترێکە سەرەتا ئەمەوێ سپاسی ئەم دەرفەتە بکەم کە بەمتانە و هەروە زۆر سپاسی هەموو کارمەندەکانەکەم چکەم بەڕاستی زۆر هیلاک بوون لەم فەترەیە لەگەڵمانە منیش دەستخۆشیان لێکەوە بیستە بدانی بە تایبەتی ڕۆژانە زۆر هیلاگە بن. بەڵێ پێشێکی ئەو بەرنامەیان ئەو پرۆجێکتی من بە زۆری تەرکیز دەکاتە سەر converting waste to scientific fuel یعنی گۆڕینی خۆڵ و خاشاکی ماڵان بە هەموو مەوادەکانیەوە بۆ بنزینی سیارە کە ئەم بنزینە ئەم پرۆجێکتە زۆر تازە لە هەموو عالەمە ئێستا فەڕەنسا دەستی پێ کردووە بە وەستانی ویست پلاستیک لە هەموو فەڕەنسایە و هەروها وڵاتانی تریش ئەڵمانیا و سوید وا خەریکن ئەوانیش ئەکەونە نا ئەو پرۆژەیەوە کە کۆنڤێرتی ویست بکەن. بەفری خانتخوا بوورە پێ و قەتعکەمانی معلوماتی باشم هەیە لەسەر ریسایکلین و پرۆژەکەی تۆشم خوێندۆتەوە فکرە و هەیە تێچوونیان پرۆژێت چەنە؟ تێچوونەکەی سەرەتا 600,000 دلاری تێ ئەچێت یعنی 6 دەفتەر ئەمە وەکو سەرەتا وەکو ڤێنتەرێکی سەرەتایی دوای ئەمە طبعاً ئەمە زۆر ئیشی تری بەدوایەت کە پێویستی بە گەورەکردنێکی زۆرە یەکەمیان ئەوەیە ریسایکلین دوای ئەمە چکە ئەمە وەکو پرۆژەیەکە بۆ پاکردنەوە ئەوەی ڕاستی بێ ئەم پاکردنەوەی چوار شت لە خۆیەگرێت سیوەیج یعنی ویستی زێرابی ماڵان هەروەها زێرابی ئۆیڵ ئەوانەی کە ڕیفاینی ئۆیڵ ئەکەن ئەو شەریکاتانی کە ویستی ئۆیڵیان هەیە ئەوەش پاکەکاتەوە لەگەڵیا سێمیان هین تای سیارە هەروەها پلاستیک و لەگەڵ سیوەیج هەروە یعنی چۆن پێ ئەڵێ یعنی ویستی ماڵانیش لەگەڵیا تۆ زانی لە سلێمانی سە پرۆژەی ریسایکلینی گەورە هەیە بەڕێوەیە؟ بەڵێ ئەوە حەزناکەم نایش بن بەس یعنی دیارە شەریکەی لاڤار لەگەڵ شەریکەی لەگەڵ فاروقۆوانە بەڵێکن ئەمەی من تاواکەرێکە بێ بۆی ئەوان یعنی ئەتوانم وەکو شەراکەتێک دوایی لەگەڵ ئەوانە چونکە ئەوەی ئەوان تەنیا ریسایکلینە یعنی وەکو چۆنەڵی بەوردی ئاگام لێیە پرۆجێکێکی گەورەیە
وزەحمەتیشی زۆرەوێت لە ڕاستیە بەڵێ یەک نقطەی ترم هەیە ئێستا حاڵی حاضر وڵاتی خۆمان یعنی کوردستان ئەبێ بە یەکەم وڵات لە هەموو شەرق الأوسەتە کە بیر لە پرۆژەیەکی وا بکاتەوە یعنی ئێمە ناومان ئەچێتە ناوی وڵاتە عالەمیەکانەوە وەکو ئەڵمانیا و سوید و ئەمریکا و یعنی ناوەکەمان گەورەتر ئەبێ پیشان پێشانی پێشمەرگە هەروەها شتێکی زۆر زۆر تازەیە بۆ ئێستا لەبەرەوەی ئێستا ئاوی سلێمانی پۆلیوتە ئەو ئاوەی کە ئێمە هەمومانەی خۆینەوە زیاتر ویستم سەرنجیش کەمە سەر ئەوە هەر یەکێک لە ماڵەکانمان کە ئاوەکەینەوە ئاوی بۆری خواردنەوە پڕاوێکێتە خوارەوە هەموو بینی ومانە بەفری خانتخوا بۆ جەنابەت و بۆ بەشداریوانی تریش هەموو ئەم پرۆژانی کێوە باسەکەن پێشتر راپۆرتێکی لەسەر کراوەسە بینەرانیش راپۆرتەکانیان بینیوە و لەو راپۆرتیا باسی هەموو جوانبە باشەکانی ئەم پرۆژانە ئەەکەین بەڵام لێرە مناقەشەکە مناقشەی بزنسە مناقشەوە پرۆژێت چەندی تێچێت چەند خێرەکات چی دروستەکەی بەرهەمەکە و چەنە بە چەندی فرۆشیت مناقشەی ئەوەیە لەبەرەوە من داوای لێ بنەکەم بەڵێ کورسیشی نستە ناتوان بم بە تۆ لەگەڵمانشا مناقشەم کردەوە بەڵام بمێنەرەوە عەزێر نەبێ با لەگەڵ منافسەکانی تر تا بزانم چیتر هەیە لە ئەخیری ئەم 52 کەسە ئەو کاتە بڕیار لەسەر جەنابێت بەس یەک نقطەی تریش ئەویش ئەوەیە کولفەکەی کۆمەڵێک لە بەشدار با گەوری ئەگەر مەشروعەکە بە گەوری بکرێ 50 ملیۆن دۆلار کولفەی هەر 50 ملیۆن دۆلار بەڵام بۆ ئەمە مەشروعە تەنیا لە خلالی 4 ساڵە بەس ئەم مەشروعی فیۆڵەکە 4 ساڵ کولفەکەی دەرەهێنێتەوە بە زیاترەوە ئەنی تەقریبی لەوە ئەچێ 20 ملیۆن دلار قازانج کات لە خلالی 4 ساڵ دەستە خۆش بێت و جارێ چاوەڕێ بەفری خان پرسیارێت شتێکی خۆش من تەنجارە ویستم ڤیدیۆکام بکەمەوە ئەو ڤیدیۆ لە یوتیوب ئاکاونتی خۆ و یان چ شتێک چونکە هەر مەحاڵەوە بیکەمەوە ئێریە لەوە تەرکیپەرەوە من وەرم گرتووە زۆربەی ڤیدیۆکان ویستم بیکەمەوە نەکرایەوە نەکراوە بەداخەوە هەروە حەزم کرا پێوە بڵێم بەڵێ هینە لەوە ئەچێت هەروە تەرکیپەر عێراق لێ بیت لە هەموو لینکەکە ئەیهێنێت ڤیدیۆکانم لەوانەوە دەست خۆش بێت دەست خۆش یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوە پێتان بناسێنین ئەویش لیلیان بتنگۆرد ئێستا دەچینە لای بەشداربوویەکی تر ئەویش ڕەنگین نووری ڕەنگین نووری ڕێنماییکاری دەرونی 28 ساڵم لە ڕانیە دانیشم پێنجوێنیم پرۆژەکەم پرۆژێکی خزمەتگوزاری ڕێنمایی دەرونی وەرزشی دەرونی چالاکی وەرزشی هەستێکی تایبەتم هەیە بۆی کە لە بەرنامە بەشداریەکەم بە هیوام هەنگاوێکی سەرەتا بێ وە کۆتایی نەبێ ئینشاڵڵا بۆ ئەم ویلایەک من زۆرم پێخۆشە لەو بەرنامە بەشداریم کردووە بە ئومێدیشم لە بەرنامەکە بە هیوای ئەوەی کە بتوانم خزمەتێکی باش بکەم و داهاتێکی باشم دەست بکەوێن چالاکی وەرزشیە واتە سێ بوار لە خۆیەگرێ بۆ باشکردنی بارودۆخی دەرونیە ئامانجێکی تایبەتی لەوەیە کە مرۆڤی باش بەرهەم بهێنین بۆی داهاتی باشمان هەبێ لە ئێستاە بەهۆی ئاڵۆزی بارودۆخەکانەوە تاک پێویستی بەوەیە کە هاان بدرێ پێویستی بەوەیەکە پەرە بە توانەکانی بدرێ من نەمەوێت لەم ڕێگەیەوە توان ئەمرۆیەکان پەرە پێ بدەم هەتاوەکو تاک خۆی هاان بدەم کە بەرهەمی هەبێت لە جیهانە عادەتەن کلینیکال سایکۆلۆجی هەیە ڤیتنس هەیە
ڕێکخراوی ژینگەی هەن بەڵام تا ئێستا ئەم سێ بوارە تێکەڵ نەکراوە لە یەک کاتە یەک کەس بتوانێت ئیشە بکە ڕێنمایی دەرونی بکە چۆن بتوانێت وەرزشە دەرونیەکە بەو کەسە بکە لە هەمان کاتەهانی بدا ئەگەر بگەڕێتەوە بۆ سروشت و دەستڕەنگیری و چالاکیە ژینگەیەکانیشی پێشکەش بکە بەردەوامە بن لەوەی کە پرۆژەکەم بکەم بەو حەجمەی کە هەیە یا بچووکتر یا گەورەتر لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر جێگەیەک بێ بەردەوام خزمەتگوزاری ڕێنمایی دەرونی و وەرزشی دەرونی ئەم پرۆژەکەتم خوێندۆتەوە دیسان وەکو هاوڕێیانی تر بیرۆکە بزنسەکە چییە ئەوەی کەیکێ بەکارێکی بازرگانی چییە؟ تایبەتە بە ژنان ڕاستی زۆرترین پارە لە لای ژنانەوە ژنان سەرفیەکەن زۆرترین ژنیش سەردانی دکتۆری یعنی بەگشتی سەردانی دکتۆرەکەین بەڵام هۆکارەکەشی ئێستا بازاری دکتۆرەکانیش نایڵم بۆ قسانە هۆکارەکەشی ینی حاڵەتێکی دەرونیە و لەم بارودۆخی ئێستاشا بۆ شکڵە بارودۆخ ئەکا ئالۆزە زیاتر بارگرانی و بارگژیەک لە دەرونی هەموو تاکەکانی کوردستانە لەو وەختەیە بڕوا بکە شەوی وایە من هەتا 3 و 4 بەیانی ئەمێنمەوە شەوی وا هەبوو 5 کەیس زیاترم هەیە بەس بە ئۆنلاین ڕێنماییەکەم بۆیە ئێستا تەندروستی بلم بەدانیشتنانەوە قساکەم لەبەرەوەیە کە زۆر چات و سەرنەواندن وشتم هەیە بەڵام ئەمە یعنی ببێتە کار هەم خزمەتەکە بگەێنم هەمیش پارەم دەست بکەوێت ئەویش بە جۆرێکە کە سێ لایەنەکرێتەوە ببوورم تەنگە نەفەسی شەبم جارجار سێلایەنەکەش چی ڕێنمایی دەرونیە بۆ باشکردنی بارودۆخی دەرونیە ئێمە هەمیشە هەتا نەخۆش نەبین زۆر دای لە بردنەکەمانی لەگەڵ هەمووتانە من دقەیە 2 دقە فرسە دێم بە ئێوە بۆی دیفاع لە پرۆژەکەتان بکەن زانیاریم نایە لەسەر پرۆژەکە تکاتان لێکم لەسەر کەستان هیچ زانیاریم نایە لەبەروی هەمووی ئەزانم و خوێندومەتەوە هەمووی لەبەردەستە هەرمووی خوێندێتەوە بەڵام پێم بڵێت چۆن پارە پێیاکە زۆر باش چۆنەکەی پرۆژەیەکی بازرگانی پێتەڵم سێ لایەنە ڕێنمایی دەرونیەکەیەتی کە خۆم ئیشی ڕێنمایی دەرونیەکەکەم هەر کەسێک دێ بۆ لای من هەر دانیشتنێک 10,000 وەرەکرم چونکە ئەو کەسەی دێ بۆ لای من کڵایەنتە کڕیارە دووەمیان من هۆڵێکی وەرزشیم هەیە 200 متر بۆ 150 مترە بەپێی ئەو قیاسی ئەو جیاز و شتەکان دەرخستەکەتان نایخۆتان کردومە ئەو کەسانی کە داخڵە بن بە وەرزشە دەرونیەکە لەوێ حساب کراوە کە 50,000 وەرەگیرێ من لەوێ هینم هەیە گەرماوم هەیە ساونامان هەیە ئەویش بەپێی قیاسی ساوناکە و ئەو سعاتی ئەو کەسە داوایەکە دیسانەوە پارەی دیکەی هەیە من ناتوانم بە گشتی پێت بڵم ئەوەندەی تێ ئەچێ یعنی دەرخستەکانم هەمووی بۆ نووسی لەگەڵیشی تێبینی شتەکانم داوە بەڵێ چونکە بەپێی شوێنەکە و بەپێی ئەو ئایا من شوێنێک ئەگرم یان شوێنێک دابینەکرێ بۆ من چونکە من ئەم پرۆژەم ناوە ماڵی ڕەنگین ناوم نەناوە سنتەری ڕێنماییکردن ناوم نەناوە کلینیکاڵێک بۆیە ماڵی ڕەنگینیشم لێ ناوە ڕاستیەکەی ئێمە بیرۆڕامان سەبارەت بۆ دکتۆری دەرونی یەکسەر ئاراستێکی ناخۆشمانە داتێت بڕوا بکە هەیە نەخۆشی دەرونی هەیە ماڵەوە نایبن ئەڵێ با قسەمان لەسەرەکەی ئێمە ئەمانەیە ئەمە بگۆڕین کاتێک کە ژنێک ئەگەر ڕەنگە هاوسەرەکەش خراپێ لەگەڵی کە بڵێ چمە ماڵی ڕەنگین یەکسەر پێی یاتیادی بێتێتە ماڵی ڕەنگین سێمیان چالاکی ژینگەیم هەیە ئێمە ئەمانەوێت دیسانە بگەڕێنەوە بۆ سروشت کاری دەستیمان هەیە لە چالاکیە ژینگەیەکانە ئەو ژنانە کە چونکە تایبەتە بەژن ژن زیاتر کاری دەستیەکە ئێمە پێشەنگیان بۆکەین و شتەکانی ژەفرۆشی لێرە و جارێکی کال لەگەڵ ئامانجی بەرنمەکەی تۆ ئەوەیە کە تاکهان بدرێ بۆ ئەوەی کە خۆی کار بکە ئێمەمانەوێت توانەکانی ژن دەرخەین ژن کار بکە لەم پرۆژەیە ئێمە بۆ چییە چی دەوێت لە ئێمە لەم پرۆژەی کە هاتە بۆ پێویستە بە ئێمە پێویستم بەپارەیە بۆی ئەو بینایە دابین بکەم هەتا بەس بۆ بیناکە بۆ ئەو جیازانە ئەو شتا و دەرخستانی کە لە لاتە پێویستم بەوانەیە کە دابینی بکەم هەتاوەکو من ئیتر دواز لە ڕێنماییکردنی ئۆنلاین و دەردەدڵی کردن و گوێگرتن لە خەڵکی بێنم دانیشم بازرگانی بکەم بەمە ئەگەر تەقریبینێکی بەسیتر بەمێ
وت توهانی ئافرەتانەی بۆی ئیش بکەن لە ڕێگەی ئەم پرۆژێکەکەی تۆ ئیشی چ شتێک بکەن ئیشی دەستی و دەستڕنگینی بکەن یان من عادەتەن لە فکرێشتی مهمترە لایەنی یەکەمی پرۆژەکە چیە ڕێنماییکردنە کەسێک دێ بۆ من قەلەقم چۆن بچم بۆ بەرنامەی هەنگاوی یەکەم چۆن پرۆژەکەم تەقدیم بکەم تاوا من دەرنەچم بۆ یەکێک لەوانە کە لێرە دەرنەچوە ئیتر من واز لێ شێن من کار ناکەم دێتە لای من ڕێنمایی یەکەم جارێکە هاانێ ئەم کارێکە بکە لە چ کارێکی کەیا لەو بچووکتر بیکاتەوە یعنی تا ئێستا بە ئۆنلاین تا ئێستا بە ئۆنلاین کە ئامۆژگاری داوە بە کەس بە کلاینتەکانە بە کەستمەرەکانە چارەسەر کردوون چۆن بە دڵنیاییەوە بڕواکە ئەو نەخزمی فەیسبووکم زۆر بووە یعنی زۆر باش 5 ساڵە من بەخۆ بە خشکیشەکەم من تەسەوڕەکەمت بە ئۆنلاین بڕوا باشترە چونکە هەر لەسەر ئەو مۆزوعانە داهاتووی ئەم هەموو ژیان ئۆنلاینە بێت ینی بەڕای بن ینی یعنی تر ژیان بەرەو ئۆنلاین بوو نەڕوات هەموو شتەکان لەڕێی ئینتەرنێت خەڵک مەجای کەمترە بێتەوە لەوانەیە من لە پاساڵمیان لە سەفەرێک کابمیان لە کافتریایە کابمدانیشم توانم زیاتری جۆ لەتەوە بگرم هەموو سنتەر و بۆ منە ماڵێک ئەکرێتەوە وێبسایتی تایبەتی خۆی هەیە مەبەستەوەیە بۆ کۆزەسە خۆ زیاتی ببورە ڕەنگی ئەی بە بەلاش بێ دوایی دوایە بێکردی کارتێک ناو مەخسەیە لە بۆ پاری ئۆنلاین لە پرۆژەکان زیاتر توانی داهاتی باشتەکان دووبارەیە تازەگەریکم تیانە بین ئەو کاتە توانی تۆ ئەو کاتە توانی مؤسسەیەک دروستکەی بە ئۆنلاین ئەوە شەبێ ئەوە شەبێ بەڵام ئایا هەمووان فەیسبوک بەکارێن هەمووان ئینتەرنێت بەکارێنن جارێکە گرفتمان هەیە لەوە من زۆر جار بە تەلەفۆنیش قساکەم تاوان شتەکانی کە جەنابە باسیەکەی بۆ ئێمە ئەکیدم خۆی شێزانی بەشێکی ئەمانی کە باست کردووە هەیە بەڕاستی بەشێکی تریشی بزنسی تاکە کەسێ ئەی نابێ ئیشێکی زۆر گەورە کە بتوانین ئەوە نییە ئیسپادەیەکی گەورەی هەبێ شتێکی بچووکی تاکە کەسێ و مەجارەوەی تیان نابێت زۆر فراوان بێت بەس شتیکەی تایە ئەوانش پارەی تێدایە ئێمە ژوورێکمان هەیە بۆ دایکانەی کە دێن لەوێ کاتی تەمرینەکانە مێننەوە ژوورەکەش پارە وەرەگیرێ لێ کافتریامان هەیە شەربەتی سروشتیمان هەیە خۆش پارێکی محەدەدەوە پارێکی بچووکە یعنی کەسی کارمەندی تێدایە چوزانم پرۆژەکە لە بەردەستە ببورە ڕەنی هاان بە هینەکەمان بیرۆکان بەدونێ و دایرە بوونەکە چەند جوان خۆ گۆڕیوە سەر چاوان باشێ هەنگاوی کەمت پێچۆن بوو هەنگاوێکی باش بوو بیرۆکەکانمان هێنایە دەرەوە نووسیمان هاتی لێرە قسەمان لەسەر ئەوە بۆ من زۆر باش بوو و بەردەوام لەسەر هەڵبەتە ئەو هەموو پرۆژێ هەبووە 52 هاتۆتە ئێرە بۆ منەوە یەکەم بوو ینی تروا بۆ پێم خۆش بووکە گوێم لێ بووت 5 ساڵە خۆ بە خشکارەکەم هەر بەرداوامە بیت شەڵات تەمەند درێژەوی خانمگیان بۆی بەرداوام بیت لە کارەکەت زۆر سپاس سەر چاوان بەخێر بێ وژی ئێستا چنە لای بەشداربوویەکی تر شەیما عەبدوڵڵا بیرۆکەکەی من بازرگانی نێتۆرک مارکێتینە هەر کەسێک کە ئەم بازرگانی ئەکا لەگەڵ یا ئەبێ ئیشی فێرکاریەکەش بکە هەر کەسێک کە دەست بە کارێکەکە ئەبێ لێکۆڵینەوە بازرگانیەکان بخوێنێتەوە بۆ ئەوەی باشترین جۆری بازرگانی هەڵبژێرێ
بازرگانی نێتۆرک مارکێتینگ باشترین جۆری کار و بازرگانیە و هەروەها وتەی زۆرێک لە کەسە ناودار و بەناوبانگەکانی جیهانی لەسرە کە ئەم بازرگانیە ئەبێتە هۆی سوودمەندبوونی تاک و هەروەها گۆڕینی ژیانی خەڵک. ئامانجی بازرگانی نێتۆرک مارکێتین بۆ گۆڕینی ژیانی مرۆڤە. بۆ ئەوەیە کە هەر کەسە و ببێت بە خاوەن کار و بازرگانی خۆی و پێویستی بە هیچ کەس و لایەنێک نەبێ بۆ ئەوەی هاوکاری بکات و دەستی بگرێت یان بۆ ئەوەیە کە چاوەڕێی دامەزرانی حکومی نەبیت خۆت ببی بە خاوەن کار و بازرگانی خۆت و ببی بە خاوەن داهاتی مادی خۆت. شەیما خان نێتوەرک مارکێتین بەڵێ ڕاستە لێرە شتێکی نووسیوە ئەگەر بە کورتی بە شتێکی کورتم بە هین پێ بڵێ زۆر باشە ئەوەی من نووسیومە من خۆم بازرگانی نێتوەرک مارکێتینەکەم لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی ئەنجا ئەوەی من ئەمەوێ کۆمپانیایەک لە کوردستان هەبێت بە سیستمی نێتوەرک مارکێتین بازرگانی بکە. نێتوەرک مارکێتین چۆنیە؟ ئەو کەسەی کە بازرگانیەکە ئەکا پێویستە ئەو زانیاریە بازرگانی خۆی هەیەی شەیریکە لەگەڵ ئەوانی ترە بیگوێزێتەوە بۆ ئەوانی تر فێری ئەوانی تر بکە کە چۆن بازرگانیەکە بکەن. لەم حاڵەتەیە کۆمپانیا مەبەستی چییە لەمە؟ ئەو ملیۆنان دۆلارەی کە ساڵانە ئەیاد بە ڕێکلامی تەلەڤیزیۆنی بە ئەندامەکانی خۆی ڕێکلامەکە بۆ لەبەرەوەی ڕێکلامی زارەکی کاریگەری دەرکەوتووە لە لێکۆڵینەوەکانە ڕێکلامی زارەکی لە هەموو ڕێکلامەکانی تر کاریگەری زیاترە. لەم حاڵەتەیە هەم خەڵک ئەبێ بە خاوەنکار تۆ خەڵکەکەی بە خاوەنکار هەم کۆمپانیا سوودمەند دەبێت لەبەرەوەی تۆ ئەندامەکانی کۆمپانیا چۆن پارە پێیەکان پرۆژێ چۆن پارە پەیاکە سەرەتا ئەو کۆمپانیایی کە بەم سیستەمە ئیشەکە پێویستە بگەڕێت بە دوای موادێکە کە بۆ وڵاتەکەی گونجاوە چ موادێک چ بەرهەمێک پێویستی ڕۆژانەی خەڵکە بەرهەمەکە پێویستی ڕۆژانەی خەڵک بێت و هەروەها فێری خەڵکیش بکە فێری ئەندامەکانی بکە کە چۆن ببن بە بازرگان و چۆن کە ئەم موادە ئەکڕن لە کۆمپانیا چۆن بیفرۆشنەوە. بۆ نمونە من خۆم سیمینارم هەیە هەفتانە کە خەڵک فێری بازرگانی نێتۆرک مارکێتینەکەم و فێریان ئەەکەم کە بوو بە ئەندامی کۆمپانیاکە موادەکانی کۆمپانیای کڕی چۆن بیفرۆشێتەوە هەر لە ماڵەوە ئەتوانێت پیجێکی فەیسبووکی هەبێت و ئێستا گیفت کارت هەیە کە ئەویش وەکو باڵانسی ئاسیاسیاڵ و بڵین ئەوایە پڕی ئەەکەیتەوە بۆ فەیسبوک لە ڕێی فەیسبوکەوە بە پارەیەکی زۆر کەم ڕێکلام بۆ موادە ئەەکەی کە هەتا و لە ڕێی دێلیڤەریەوە ئەیگەێنی بۆ هەر شوێنێکی کوردستان هەر شوێنێکە من ینی بوا شەرحینەکە هیچ تێ بکەم یانی ئێستا من نازانم ئەگەر تۆ بۆ بینەرانیشی شەرحکەی نێتوەرک مارکێتینگ و ئۆنلاین مارکێتینگ فەرقی چیە تۆ بۆچی ئەم ناو لێناوە زۆر باشە نێتوەرک مارکێتینگ وابزانم تۆ دۆزینەوەی خەڵکی زیاترە هەموو کەسەیە خەڵکی تر دۆزێتەوە بەڵێ وەکو پێم وتی کۆمپانیا ڕێکلام بە ئەندامەکانی دووباڵەکە نیە ئەوە بڵین پایرامیدەکەی پێوترێ ئەمە دووباڵەکە نیە هەر کەسێک ئەتوانێت چەنەها باڵی هەبێت یعنیگەر باڵێکی چەپەک ڕاستەکە هەر بڕوا بڕۆ کێشەی نییە پارەکار وەرەگرێت هیچ کێشەی نییە ئەگەر یەک باڵیشی هەبێ هیچ کێشەی نییە و سنوورداریش نییە ئەتوانێت چەند باڵی هەبێت. من تا ئەم دەقێ نەمزانی و پرۆدەکتەکە چۆن ئەفرۆشرێ ینی چۆن پارە پەیاکە نەتوانێت تێمگەێنی خۆی بەڕای من هەر تاڵە تێما مەگەێنە بەخوا دەبێت ئەگەر بە وەرەقەکەیش و بن وتنەکەیش لەو کاتۆ تێ نەگەشتێتی من کاتە خەلە لێ هەیە چونکە یەک قسەی کرد شەیماخان وتی دەرکەوتووە کە تۆ وەکو سێڵز ئەیجنتێک ئیش بکەیت وەکو کەسێکی فرۆشیە ینی کەسێکی فرۆشتن باشە شخصی ئەو شخصی کە شتە فرۆشێ دەرکەوتووە کە زیاتر تەسیری هەیە بەرامبەر ئەگەر قسە بکە بەرامبەر زۆر باشە ئەمە وتمان ڕێکلامی زارێکی بەڵام خۆت لەو لاوەڵەی لە فەیسبوک ڕێکلام بکە بۆ کاڵاکان بەڵێ مەبەستم ئەوەیە هەم ئەتوانێت لە ڕێی فەیسبوکەوە ڕێکلام بکە هەم ئەتوانێت بە زارێکی ڕێکلام بکە
ڕێکلامی زارێکیەکە چییە؟ ئەوەیە کە بەرهەم و خزمەت گوزاریەکانی کۆمپانیا بە خەڵکی تر ئەناسێنێت و خەڵکی تر فێری بازرگانیەکەکە چونکە لە بەرامبەر ئەم فێرکاریە کۆمپانیا داهاتێکی باڵیانەی ئەیاتێت. دەست من بەزێک کۆمنتم هەیە بۆ ئامی هەمووتان ئێوە کەین لەرە قساکەن وەکو چۆنەڵی بازارێکەکەن بۆ ئەو بیرۆکەی ئەو پرۆدەکتی کەتانە بیرۆکەکەتانە ینی و نەوەیەک شەرحیکەن نەوەیەک پرزەنتی ئەو بیرۆکەیەتان بکەن کە ئەمانە ئێمە کە لێرە دانیشتی سەرنجمان ڕابکێشێت و مهم بێ بەلامان کەسە خەڵکتان تیا دیقەتی بە یەکسەر سەرنج ڕاکێشە جاری وا هەیە من لە دڵی خۆم بڕیارم ماوە ڕەفزی کەم کەچکێت ئێرە قوبوڵ یەکەم هاتووتە ئێرە یان ئەڵەم دانیشترە لەبەر قەناعەتم پێیەکە لەبەرەوە بۆ تۆ داوای لێ ببنێت. وتم ێستا زۆر تووڕەیەتە دەرەوە تووڕە نییە تەواو ئاساییە شەیماخان بێتە لامەوە بێ زەحمەت هەنگاوی یەکەمت پێ چۆن بوو؟ زۆر سەرکەوتووە بەڕاستی بەرنامەیەکی زۆر باشە کە ئەتوانێت خزمەتێکی گەورە بکەم. باشە هیچ دڵگران نەبووی کە تۆ نیو هەنگاوە دەبڕیوە بڵێن هەنگاوێکی تەواو نەبڕیوە؟ نانا زۆر ئاساییە گرنگەوەی ئەو پرۆژەی کە هەڵ ئەوژێرێ بتوانێت خزمەت بکە. بەتەکید وایە ئافرەتەکانمان ئازان پرۆژە جوانەکانیش خانمەکانن هیوای سەرکەوتنت بۆ خوازم هیوادارم بەردەوام بێ زۆر زۆر سپاس تاوا بە پێکەنینی شۆڕە زۆر سپاس سەرچاو. طبعا حەزەکەم شتەکان بۆ ڕوون بکەمەوە لەبەرەوەی ئەم دوو هاوڕێژ لێرە دانیشتون لە لیژنەکە وەکو باسم کرد لە بەرنامەکانی ترشامانە هاوکارم بوون هەندێک دیراسیان کردووە زانیاریان بۆ خۆکردومەتەوە بەڵام لە کۆتاییدا من بڕیاریم بڕیارەکە مەسەلە دیکتاتۆریەتوانە نییە لەبەرەوەی من پارە سەرفەکەم لە پرۆژەیەک ئەبێ من قەناعەت پێ بکەن کە ئەم ئیشە باشە ئەمان هاوکارمەکەن هەندێک جار شتم پێڵێن احتیمالە قسەکانی ئەمان مقنع بێ کە بە قسەم کردن احتیمالش هەندێک جار قسەکانیان مقنع نەبێ لە ئاخرا من ئەزانم چی باشە چی خراپە و چ پرۆژەیەک پارە پێیاکە بۆی دوای گریم لێ نەکەن بینەران بڵێنەوە شاسوها خۆی بڕیارەیە. ئێستاش فەرمون لەگەڵ کاک زیندان جعفەر ئاتیادیە بەڵێ. بار بکە ئەس گەلێکی دڵخۆشم چونکە پتری 2000 کەسە شکدار بوون و مەشروعات خۆفڕێکردن وێ مژت دەرکاتی ڕاستی بۆ مجێ شانازیە خودێ پرۆژێ مە بۆ چەکردنەوە جیازێکیە هەمشین بێژن وەکی ئەکسسوارات چەند تایبەتمەندیەکە بخوبات گرێت بۆ موبایلە چونکە ئەڤران بیرن جیان خەب شێوەکی گشتی یا موبایلێ واتیا گرێتان بژێ زەکەندێ داگەر کەس تشتێکی وسا بکەن کۆمپیوتەر یوزەر فایدەژی بینێتەوە هە فایدەلمەژی بێتەوە یوزەرژی بێتەوە بۆ ملەتی مەژی بدات دەستکەم. پروژه يعني تشي بيجي حزر منها نظام كاي كديايا انينا العالمي كديايا نظام دواكي بادري كي بادري تدابتن ياجي بتر برفري ان شاء الله دلويري سرافين خصوصيات تيبت مديد باشه تداين بار بك اگر درام بسر كفتو بو بروجه كي بيش كفتي وي عالمي دي فايده اكيد ملات ماجي بتو دي عالمي خرجي فايده جبينتو هر دي دسكف بو ملات ما زفرتن. دست بگی دست خوشیل تد که مستافت ها سرچا بخیر همی اولان کو بشک داربن بخیر سرچا بله پروژەکەت ئەکسسواراتی مۆبایلە هیچ شتێکی پێ دروستت کردوێ عەزەر نەبێ ناوەکی فکرە و داهێنان یعنی تا ئێستای چ دروست نەکردووە
يعني مرف إيمانات وين ليه ندرس بكين إلا بجمع بۆ زۆری پێچ ئەگەر کەڤەرێکی مۆبایلێ دروست بکەیت ما كفر هم شتي بونمونه يعني مايكا سماعية البناء واكسسوارات درسها بلى اكسسواراتك بيروكي من أوايا إما اكسسواراتك درس دكين لا مايك بيكدت لا بطاريات بيكدت باور بانك لا شاشة بيكدت و جيجاي ميموري شايع خصوصيات ام اكسسواراتك شالا بروجكتاني عالم استاك اتو سيري موقعي كيك ستارتر بكي بزارها بروجه هيا هر يكيك باشواي من جوازي تشكر ديا اما وش انا كنت كريا وديزاين كريا مش كندا عشان بس مجي بكام وما دخلنا بازارو زعما سا موبايل هيدفونيكا وانيا یان بۆ نۆک باسەفێت پاوەربانکێکە یان احتیمالە چارجەرێک بێت منم زانی کاڵی ئەکسسوارات لەبەری شتی جوانکاری و ملحەقات ینی ئەمزانی هەندێک شتیەوە وەستەن جوانکاری ئەوانەیە بەڵام تێناگەانی تۆ چۆن نتوانی هێدفۆنە دروستکەی ئەم هەموو شەریکە مهمەی دنیا هەیە هێدفۆنێکگا بە چەند دۆلارێکی زۆر کەم ینی بۆ ئەمە اختصاصی تۆیە بۆ تۆ هێدفۆن دروستەکەی چۆن نەزانی درستی ئێمە ناڵێن هێدفۆن بەڵێ ئێمە دەڵێت بۆچ بگوتێ ئەکسسوارات برو من شركة LG دائما LG G5 عرض كري كومات اكسسوارات عرض كري برو من زوم ما سماعات بو تشيء خراب يا اخي من امشي انا اخركم كرديها بمشي وادرس ذاك تقريبا شوي ساعات چیت پێویستە بۆی ئەوانە دروستکەی کارگە دەوێت یا چیا بەدەزێکیت لا ما يمكن طلب دقيق لا دربه لا الصين لا الصين الصين ناو كيف نوسى عملت لا يخوب نوسى يعني كاتە خۆت هیچ دروست ناکەی لێرە موبایل شاید موبایلی کوردی هەر لێرە من دڵم خۆش بوو کە پرۆژەکەم بینی و زانی ینی خۆت مەسەن لایەنی کەم کەڤەرە یا شتێک زانی لێرە دروستیەکە ینی موبایلی کوردی لە بەرەوە دروست دەکرێت بەس بە پێی تەڵەب بۆ تۆ دروست دەکرێت وانە بەس جیوازی پێدا هەیە لە شتی لە عالم دروست دەکرێت بس زحمتك بس ايميل نار نقيد بله زحمتك بس ايميل نارنا منش بتصور يعني ايشكا مخسوي ايشكا ايشي يمني هیچ مهمی که تدانیه بازرگانیه شتک پارت پی بید للصين بۆ دروست دەکەن و ئەیهێنی دەیفرۆشیتەوە وایە؟ بله بەس نالێرە لە عالم خڕ ینی من وەکو موبایل لەوە تێناگەم خوا بورە نەک من غەڵەت تێگەشتوت یانی لەوە تێناگەم ئەم هەموو شەریکەی دنیا هەمووی خۆی ئەکسسواراتی مۆبایل دروست ناکەی دێنێتە مارکێتی دەرەوە یعنی ئێستا ئایفۆن شتەکانی خۆی بۆ خۆی دەبێت مەسەلەن سامسۆن تقریبەن یعنی بەڵام شتی باش دروستەکە بۆ ئێستا هواوی هەیە هی سین کە تقریبەن پێشبینیەوە پێ ماوەیە کتێت پێشی سامسۆن و ئەپڵ ژیاتۆرە چەند ساڵی داهاتوە کەسە فڕۆشێکی زۆر باشی هەیە یعنی من تێناگەم چۆن بتوانین منافسەی ئەو کۆمپانیا گەورانی دنیا بکەین بجایمانە ڕابین مەسەلە مۆبایلێک دروست بکەین نه حتا بۆ ئەکسسوارات ئەکسسوارات بۆنە چاوەشتێن مەسەلەن پێش کەوین ئادێ بخۆ یوزەری بکار دەستبێنی فرۆش یا بە جیوازی هەبێت ئەم ئەکسسواراتە بە شێوەیەکی تازە فشێ هەڵکردن چه دیزاینی ئەو شتانەکەت؟ ئەمە دەتوانم دیزاین بکەم دیزاینەکەی توێنەری بۆ دروستکە بۆ مێنەرەوە؟ بەڵێ بژم بەم شێوە نازانم من ئێستا مۆبایلەکەم دڵم نایە شینە بازاڕیشی بۆ بکڕم بۆی بەکاربێنم نەگەوەی شەریکێکی تر دروستیکە بۆ بەکاربێنم ئللا بێەوەی شەریکەکە خۆی بێ ئەو تو ناتوانانی بەس بۆ ئێستا خەڵکی لە عالم زۆری کرد من کاڵم خۆم هەر لە خۆم قسە ناکەم من چاردەورەکەم هەمووی وایە زۆر کەسی تر قسەم لەگەڵ کردووە تا شتەکەی چونکە تۆ لەو کاتیا ئیسفادەکەی بینی ئەوە ئەگەر باشتر نەبێ بۆی خۆی درستی ناکات چ پێویستەکە پرۆژەکە وەکو بازرگانی پرۆژەکە وەکو پرۆژێکی بازرگانی سەرکەوتووە بەڵام من حەزەکەم لێرە پشتیوانی ئەوە بکەم کە یەکێ بکەمون یە ئیبداعێکی هەبێ لێرە شتە دروستکە لێرە یعنی هەوڵ بین لێرە بزنسێکمان هەبێ ئەگینە ینی کارزیدا تۆ خۆ دەزانی ینی مەسەلی تجارەت بەسیط ینی هەموو کەس دەتوانێت تجارەت بکات زۆر داوای لێبوردن نەکەیت هۆکێ دەلال
سەرچاوا من هەنگاوی یەکەم پێ چۆن بوو؟ وڵی باش بوو بەس تۆزێکی مەلای گوت و نەگەیشتن لەیەک مەسەلەن بیت چ بێژم گەیشتن لەیەک بەڵام ئێمە بە دوای پرۆژەیەکە گەڕین خۆمان ئیمداعیتیاکەین نەک وڵاتان بۆمان دروستکەن و بۆمان بێنەوە بەڵام گرنگ ئەوەیە تۆ لە کۆی ئەو هەموو پرۆژەیە یەکێک بووی لە کورسیە سوورەکان سەرچاوێمە بەخێر بێ ڕێز و خۆشەویستمان بۆ دهۆکی دەلات سەرچاوان. پرۆژەکە لەبەر چەند هۆکارێک پێشبینی ناکرێت سەرکەوتن بەدەست بهێنێت. زۆرێک لە مۆبایلەکان کاتێک لە بازاردا دەفرۆشرێن کەلوپەل و پێداویستیەکانیان لەگەڵدایە و ژمارەیەکی کەم لە کڕیاران دوای کڕینی مۆبایل کەلوپەل و پێداویستی تر دەکڕن. زۆرینەی بەکارهێنەرانی مۆبایل تەنها لە مارکەی مۆبایلەکانیان کەلوپەل و پێداویستیەکان دەکڕن. بۆ نمونە ئەگەر کڕیارێک مۆبایلێکی سامسۆنگ یان ئایفۆنی هەبێت ئەوە هەر لە مارکەی ئایفۆن و سامسۆنگ پێداویستیەکان و بەرگی مۆبایل دەکرێت. پرۆژەی دامەزراندنی کارگەیەکی پێداویستیەکانی مۆبایل و جوانکاری مۆبایل سەدان هەزار دۆلاری تێدەچێت. لە زۆرێک لە وڵاتانی پیشەسازیدا کارگەکانی دروستکردنی جوانکاری و کەلوپەلی مۆبایل بەشێکن لە کارگە گەورەکانی بەرهەمهێنانی مۆبایل. بەهۆی نەبوونی ماددە خامەکان و کارگەی گەورەی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا تێچووی بەرهەمهێنانی جوانکاری و کەلوپەلەکانی مۆبایل نرخێکی زۆری تێدەچێت. لەبەر ئەوە ناتوانێت ڕکابەری لەگەڵ بەرهەمە جیهانیەکاندا بکات. کارگەی دروستکردنی پێداویستیەکان و جوانکاری مۆبایل قازانجێکی زۆری نییە. کەلوپەلەکان لە بازاردا بە نرخێکی هەرزان دەفرۆشرێنەوە. سەرەڕای ئەوەش کڕیارانی پێداویستیەکانی مۆبایل و جوانکاری مۆبایل کڕیاری سنووردارن و تەنها بەشێکی کەم لە چینی گەنجان گرنگی بۆ پێداویستیانە دەدەن. لەبەر ئەوە پێشبینی ناکرێت ئەو پرۆژەیە سەرکەوتن بەدەست بهێنێت. طبعاەوە بۆ زانیاری بینەران و هەم ئێوەش ئەم پرۆژەیە کە بلۆ پرۆژەی کە دام نابوو دەربچێت یعنی بە تەسەوری خۆم دام ناوەی کە بەلەوەی هەڵبژێرێت لەبەروی پێم وا بوو کەم شتانە یعنی احتیمالە خۆی دروست بکە لایەنی کەم هەندێک کەڤەری مۆبایل و شتانە یعنی بەڵام هەم تەقدیمەکەی خرام بوو هەم تەواوی بیرۆکەکە ینی بیرۆکەیەکە تۆزێ ئێمە ناتوانین پشتیوانی بکەین بیرۆکێکی بازرگانی ئەتیادیە و خەڵکی تریش دەتوانێت خۆی بچێشت لە دەرەوە دروستکە و بهێنێت. جامە قسەمەوەیە توانای ئێوە لە کاتی شەرحکردنی پرۆژەکانتان چۆن بتوانی بیگەینتە من زۆر مهمە. یعنی ئەتوانی وام لێ بکەی لایەنی کەم ئەوەی بە نیزیاڵە ئەتەنشنم بۆ ڕابکێش ینی سەرنج ڕابکێشیت سەرنجم ڕابکێشن بەلای خۆتانە وام لێ بکەن کە زیاتر گوێ بگرم. من بەردەوام ئەڵێم جاری وا هەیە ئەوە نیاڵێن فڵان کەس بۆ وای لاتە من چەندین کەسی تر هەیە بە خۆمەڵێ شاسوە تۆ بە چیوا دەوڵەمەند بووی تۆم پارێت لەکوێ بووە ئەمە بەرپرسێکی لە پشتە. لەم ماوەی پێشوو لە دیدارێکی گەنجان هەبوو لە ئوتێل ڕەمادا بۆ مەجموعەیە گەنج ینی ئەم شتم بۆ ڕووکردنەوە هەڵم واز لەوە بێنن لەوە بێ تااقەت بوون هەموو جارێ ماڵێنەوە من وام دەست پێ کردووە وام کردووە بۆم و تۆ کەس نەبوو ئەو پاری بۆ نەهێناوم و بە چوار کەسم و تۆ ئەو هەموو شتانکەیسە بۆ سێ چوار نمونەم هەر لەماوەی ئەم سێ بەرنامەیە لەسەر گوند دەڵمانی بۆی گێڕانەوە. بەڵام وەرە بیرکەنەوە زەلامێک ئەچێ بۆ لای بەرپرسێک بۆ لای سەرۆکی حکوومەت بۆ نمونە تۆ بە هەموو خەیاڵەکەت پێ وا بێم زەلام بە سەرۆکی حکوومەت دەڵێت پارە دێمێ وانە ینی باوەڕ ناکەم زۆر دنیاوای لێ هاتوێ خەڵک سۆ سەرۆکی حکوومەت بڵێ وەڵام پارە دێم وەرە پرۆژەیەکم دەریانی خۆگەرم زەلامە ئەوە بکات ئەوە کەواتە دیارەوە زۆر مهمە ئەو شتێکە کە تۆ جورئەتیەوە نییە کە تاوان شتیوان نیە کەواتە ئەگەرەمە نەبێ شتێک هەیە ئەکرێمە ئیسفادەی لێ بکەین بۆ خۆمان ئەویش ئوسلوبی قەناعەتکردن مەرج نییە هەموو شت بە پارە بێ بە بەرتیلان بێ مەرج نییە بە خەڵک کڕین بێ مەرج نییە بە بەرپرسکردن بێ خوا نەخواستە بە عەقڵ و بە ئوسلوبی خۆتە ئەکرێت تۆ بڕی بۆ لای کەسێک قەناعەتی پێ بکەین پرۆژەی تۆ باشە جاری وەژە پرۆژەکەت باشە چ بۆ لای کەسەکە ناتوانین قەناعەتی پێ بکەین لەبەرەوە وەکو باسم کردم بەرنامەی ئێمە
سەرباریەوەی کە کێ دەرەچێت کێ دەرناچێت کێ سەرکەوتووە بێ لە ئاخرا کێ سەرکەوت نابێ مهم وی ئێمە هەمومان بتوانین هەرێکە و ئیسفادەیە لەم تەجروبانەی ڕۆژانەوە وەرگرتین بۆی لە داهاتوودا ئەو بیرۆکانی کە هەمانە باشتری کەین و تۆکمەتری کەین بۆ هیوای کە هەم جارە ئەو نیە پرۆژەکە یعنی سەرکەوتوو بێت و خوا نەخواستە احتیمالی ڕەفزکردنی کەمتر بێت. طبعا ئێستا بەنسبە دەم زنجیرەی ئەم شۆم بەرنامەی ئەم شۆمە دوا بەشدار بووە ئەم شەو کە بە ناوی کەوسەر فاروق. پرۆژەی کەمەرسەلارە بریتە لەوە بەرهێنان و بازاڕکردنی بەرهەمە خۆماڵی و ناوخۆیەکان و تۆکردنەوەی لە یەک شوێندا و بە بازاڕکردنی لە ئاستێکی گەشە سەندوودا. گرنگیدانی خۆم بە بەرهەمە ناوخۆیەکان و بە بازاڕکردیان لە ئاستێکی بەرزدا سەرچاوی دروستبوونی ئەم بیرۆکەیە بوو. جیاوازی پرۆژەکەی من لەگەڵ خاوەن پرۆژەکانی دیکە کۆکردنەوەی سەرجەم خواردەمەنی و کاڵا کوردیەکانە لە یەک بازاری گەورەدا و ڕاکێشانی گەشتیاران بۆ ئەو بازارە. ئامانجی ئەم پرۆژەیە بریتە لە ساختکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکان و ناساندنیان بە بازاری دەرەوە بەدەستخستنی هەلی کاری زیاتر بۆ کەسانی تر بردنە پێشەوەی توانای مرۆیی و وەبەرهێنان لە کوردستاندا. پرۆژەکەی من بریتە لە بازاڕکردنی سەرجەم کاڵا کوردیەکان لە بازارێکی گەورەدا لە بازارێکی گەورەیە کاڵا کوردیەکان لە جلوبەرگی کوردی لە ژنان مناڵان پیاوان سەرجەم خواردنە خۆماڵیەکان لەگەڵ ئیشە دەستیەکانە لەم شوێنەیە کۆی بکێتەوە بازاری بۆ دروستکەی بەشێکی پرۆژەکەش بۆ بەرهێنانە لەسەر هەندێک لەم کەلوپەلو خواردەمەنیانە. ناحیە ینی ئیسفادەکەی تۆ چییە؟ قازانجەکەی قازانجەکەی فرۆشتنی ئەم شتانە ینی هەدەفەکەی من زیاتر لەوەیە بوو ئێستا زۆربەی خەڵک بۆ ئەزان قسە تۆ ئەی کڕیتەوە وانە ئەم شتانە هەموو ئەی فرۆشی بازاری بۆ دروستەکەی ئەزان بەس لەکوێی ئەهێنیت ئەم عالەمە لەکوێ هێنێ لە ناو بەرهەمە خۆماڵیەکان سەنجلی کوردی وانە بۆ نمونەت باسی جلوبەرگی کوردیت کردو وایە جلوبەرگی کوردیەکە ئەی کڕیت خۆ دروستیەکەی نەخێر قوماشە بەڵێ قوماشەکان کە ئیکڕی هەنێک لە جلوبەرگە قوماشەکان تۆ لە خۆماڵی دروست دەکرێ وەکو ڕانک و چۆخە بەس هەنێ لە قوماشەکان تۆ هاوردەیەکی ئەهێنی لە بازارەکە تا بازاری بۆ دروست دەکەی یعنی تۆ قوماشەکە ئەفرۆشیت بڵێ قوماشە فرۆشی هەنێک لە پرۆژەکەش وە بەرهێنانە بۆ نمونە بۆ نمونە کەلوپەلی ئیشی دەست شتە ئیشە دەستیەکان ئێستا کە کوردەواری کەلوپورەکانە هەنێ دوکانە سەکراوەتەوە ئیشی دەستی تایبەت بە کوردستانە ئەی خواردنە کوردیەکان زۆربەیان چێ دروستیەکات لە ناوخۆ پشتی پێبەستین من هەر مەخسەیەکم یەکشتام شتانی کە تۆی فرۆشیتەوە هی خەڵکە بە بازاری بۆ هی بە خەڵکان ڕێڵی وەرە لێرە بیفرۆشە یا خۆ لیان ئەکریت و بە قازانجی فرۆشیتەوە لیان ئەکرینەوە بە قازانجی فرۆشینەوە هەنێکیش لە بەرهەمەکان تۆ هەر لەوێ دروستیەکەی بۆ نمونە جۆری نانە خۆماڵیەکان نانی تیری نانی هەورامی کەواتە سا تۆ گەر بە مختصر پێمان بڵێ سەرچاوی بەدەستێنانی کاڵاکانە کوێیە ئەو کەسانەشی کە تۆ تارگێتی کردوون شتەکانیان پێ فرۆشیتەوە کێیە و داهاتەکەشی چەنە سەرچاوی دەستکەوتنی داهاتەکەمان هەنێکیان ناوخۆیە وەکو زۆربیان بەرهەمە خۆماڵیەکان خواردنەکان ناوخۆیە خواردنەکە بە تەواوەتی بە حازری ئەهێنیان نەخێر ئێستا هەمە وشکەمەنیەکان
خێنەیە هەڵوژەیە گوێزە زۆربەی شتەکانی ناو خۆمان ئێمە ئەیهێنین لەناو پرۆژەکەی خۆمانە ئەیان فرۆشینەوە جلو بەرگەکانیش هەنێکیان ئەوە هەنێکیان لە ناوخۆ دروست دەکرێت هەنێکیان قماشە هاوردا ئەکرێت جایکێک لە پرۆژەکەش ئەوەیە تۆ بۆ نمونە قماشە قاتێکی جلی کوردی ئەکڕی ناچی کۆکردنەوەی سەرجەم شتەکانە ناچی ئەم دوکان و ئەو دوکان بگەڕێی تا قاتێک دروست دەکەی پێویستیەکانی ئەو قاتە ئەو جلە کوردیە هەر لە ناو پرۆژەکەیە وەکو ئیکسسوارات وەکو زۆربەی شتەکانت دەستکەوێ هەر لە هەمان شوێنە و دانانی خەیات چەند خەیاتێکیش بۆی لێرە فکرەکەی زۆر بڵاوکۆی نەکردێتەوە نا دانای کۆکردنەوەی سەرجەم شتە کوردیەکانە لە بازارێکە بام بۆتان باسەبام لە بری تۆ باس بۆ ئەمانی شوو بۆ بینەرانیش بازار بکەیتەوە هەرنانی بازاری کوردی باشە؟ نا سەرجەم شتە کوردیەکان لەو بازارەیە یارمەتیم بێ بە قسە بکەم هەر بازارەکە ناوی بازاری کوردی ئەم بازارە بەستە ناشتی کوردیە فڕۆشە ئێتر هەچی کوشتی کوردی هەیە تۆ بە خەیاڵ تا لەم بازارەیە ئەگەری کەویستی و دوای شتێکی کوردیا بگەڕێ مثلا هەنووری کوردی بوو گوێزی کوردی هەناری کوردی بوو کڵاشی دۆمی بوو بۆ نمونە ڕانک و چۆخە بوو هەر شتێکی تر بوو یێتە ئەو بازارە بە دوای ئەگەرە لەبەری هەموو شتەکان کوردی وایە؟ بەڵێ ئەوە یاڵم کە یعنی ئێمە ئەوە لێرە هەست بواکەین شێوازی پێشکەشکردنی پرۆژەکەتان هەڵەیتیایە من ناڵزانی هەڵەیتیایە بۆ لەبەری کە ئێمە تێناگەین ینی کاتێککە من لە شتێکی شتێنەگەم بەڕاستی ناپڵ ڕێی خۆمی لەسەر بمکەمە چۆنە باشە باش ئیستا تێگەشتیاڵی چی؟ حەزم لە پرۆژەکەی ینی جوان پرۆژەیەکە ئەتوانێت بەڵام بۆ لایانی گەشتیاری بەڵام داهاتی ئەم پرۆژەیە مەودایەک بە مەودایەکی دوورەگەڕێتەوە مەودایەکی دوور نییە ئەگەر تۆ پارێکی زۆر نازانێت نقطەیەکی سەلمی خۆی تێچووی پرۆژەکەش تەخمینیم کردووە هەمووی پرۆژەکە من شتێکتان پێڵم یارمەتیم بە ئەو پرۆژەی تۆ خراپە لەبەری دوکانی فرۆشتنی شتی کوردەواری زۆرە خەڵک ئەگە بێ بۆ لای تۆ ئەوێ بە تاقی تەنیا بێ بۆ یەک شوێنێک کە مەجبور نییە ئەگەر ئێمە لە شوێنە بووینە فرۆشتنی شتی کوردی کەم بووە نەبووە زەحمەت بووە مەسەن بۆ نمونە تۆ بڕۆی لە وڵاتێکی تر فەرەزنا جالێکی کوردی لێ لە هەموو ئەمریکا هیچی کوردی نییە مەسەن گریمان ملیۆنە کورد لە وڵاتە بووە یا لە شارێکە سازا کوردی لێ بووە تۆ لەو شاری ئەمریکایە هەموو ئەم شتە کوردیانە بۆ کۆبکردناتەوە مهم بوو لەبەری هاوڵاتی کوردەکان هی کۆشتی کوردیمان کڕی ئەچینەوە دوکانە ئەیکردین بەڵام لە سلێمانیە چەند دوکانی کلاش فرۆش هەیە مەسەن بۆ لێرە شتێکی هەیە ئەوەیان ڕاستەکەی ئەگە تۆ شتێک بڕی ئەبێت چەند بازارێ بکەیت ئەوەی تۆش ئەبێ خەڵک بە تاق تەنیا بێ بۆ لای تۆ بە تایبەت بێ بۆ لای تۆ نا بۆ بە تاق تەنیا تۆ گە لە شوێنێکا بێ زۆربەی هاوڵاتان دەستی پێ بگا ئەتوانێ بۆ من بۆ نایزانم شوێنێک دروست شوێنێکی کۆ کردوەوە هەموو شتیشتیایە بەڵام لە لای من بەڕێی من داهاتی ئەم پرۆژەیەکە یعنی ناتوانانی پارێکی زۆری لەسەر دروستکەی هەروکو دوکانێکی ئاعتیادی ینی لە بری دوکانی یەک شدانی 20 دوکانی هەیە 20 بەشیتیایە بەڵام داهاتەکەی نەنا بەبەستمەوەی لەوانێت تۆ 20 شتە هەبێ بیفرۆشی 500 شت زیاتریش 1000 شت کورد خاوەنی زۆر شتە ملیۆنێک شت بەڵام یەک شت هەیە لێرە یعنی داهاتەکەی ئەو داهاتنی وەکو دوکانێک وایە کە لە حەوزە وشکەکە ناوان نییە وەکو بازارێک وایە باش ینی تۆ بە تەمای جووتێک کلاش بێ بە 500 دلار بۆچی 500 دلار قازانجێ خاتە باشە جووتێک کلاش بێ بە 700,000 باشە بۆنم لە بازار بە 7,000 ئایا لە مایەکە چەند جووت کلاشە فرۆشی ئایا تۆ چیت کردووە لە شوێنەکە ئەم پرۆژێ دانی ئایا پلانە چیە هیچ داتایەکەت هەیە پێشترکە ئیشی لەسەر کرد بێ بووی کە دەستی کرد بە پرۆژەکە لە بزنس پلانەکەی کە دای ئەنەیت لە شەژمان یەکەمە ئەو پارێ بۆ گەڕێتەوە کە سەرفیەکەیت بەڵێ ئێستا لەسەر ئەساسی ئەوەی زۆربەی خەڵک ئێستا بۆ شتە تەبیعیەکانە گەڕێتەوە بەتایبەت لە خواردنە سروشتیەکان و تەندروستەکان ئەمە لە خواردنەکەیە لە جلە کوردیەکانیشا کەسمان نییە ئەگە ساڵی هیچ نەکە قاتێک نەکات هەم کەسەکان بەڵام قاتەکە بە 7,000 زۆری لەسەر ڕۆشتن دەستی خۆش بێ
نازانم من هیچ تازەگەریەک و هیچ شتێکی ناوازی وایە بەڕاستی وایە دوکاناریەکە بەڵام دوکاناریەک ینی بەس جوودی کوردی ئەفرۆشێ لەبێ دوکانە بە تەنیا ئەزام یە بەس جوودی کوردی بفرۆشێت تۆ مەجموعە شتی کوردی ئەفرۆشی یعنی تازەگەرەکەی ئەوەیە کە بڵێ مەجموعە شتی کوردی لێک شوێنەکە کۆکی تۆ تۆڵی چیە؟ شوێنەکەی تەسیری دەکەنە سەر بۆ لێرە لێرە ئێمە کە دانیشتین بەڕاستی بۆ ئەوەیە کە پرۆژەی هەڵبژێرین ینی لە ڕووی پارە پیاکردنەوە پارێکی باش بە زمانە کوردێکی خۆمانە کەوسەر خان ئەوەی تۆش داوای لە حەز بەجلی کوردیا حەز لە هەموو شتێکی کوردیا باش ئەو دوکانەکانی هەورامان بینیەوە کە خەریکی چنینن سەرچاوی دروستبوونی پرۆژەکەم هەڵ بەڕاست کاتونی زیرەکەم هەنگاوی یەکەمت پێشەوە بوو تۆ نیو هەنگاوت بڕێ لە کۆی ئەو هەموو پرۆژەی کە هەبوو تۆ پرۆژەیەک لەسەر کورسی سوورەکە ئەوە بۆ تۆ چیەگەێنێ زۆر ئەوەگەێنە کە پرۆژەکەی من شتێک هەبوو بۆ ئەوە گەێنێ کە تۆ بێ بەردەوام بی ئیشەڵڵا زۆر زۆر سپاس سەر چاوان سەر چاوان ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەمڕۆ باسی بکەم پرۆژەکان نییە بەڵکو هەندێک تێبینیە لە هەندێک بەشدار بووە کە پێشتر بینیمەوە ئیمڕۆژ بینیەوە ڕەنگە لە بەرنامەکانی داهاتوو شابی بینم ئەوی ژەوەیە کە هەندێک کەس پیان عیبە کە دەرنەچن یان ڕەنگە شەرم بکەن لەوەی کە لە بەرنامەکەی سەرکەوتو نەبوتن لە کاتێکە هەمویان ئەزانن کە ئەم بەرنامەیە هەزاران کەس پێشکەشی کردووە 52 کەس هاتوتە بەرنامەکە لەم 52 کەسش تەنها یەک کەس یەکەمە بێ بەس ئایا مانای ئەوەی ئەو کەسە سەرکەوتوو بوو هەمووانی تر سەر نەکەوتوو بوون نەخێر من زۆر بەلامەوە مهمە کە هەموو کەسێک بزانێ هەنگاونان بەرەو گۆڕینی ژیانی خۆ بەرەو داهاتوو بیرکردنەوە لە ئیشی تازە هەوڵدانیوە لە هەموو هەوڵدانێکا مەرجنیە سەرکەوتوو بێ بە جارێ هەوڵ بی دوان هەوڵ بی سیان هەوڵ بی دە هەوڵ بی نابێت کە لە جارێکایەکێک پیوتی نە ئیتر پشکی پێوعی بێ وا بزانی فەشەلی هێناوە چونکە ئەگەر هەموو کەسێک بیرۆکەیەکی هەبێ یا پلانێکی هەبێ یەکسەر یەکەم دانە سەر بگرێ کەواتە مەمانای ئەوەی ڕێگای سەرکەوتن زۆر ئاسانە بەڵام پرسیارەکەی منەوەی خەڵک بۆ ئەترسێت ئەمە بیر لەوە بکەینەوە من پێم وایە بەشێکی ئەمە نەفسیە کە لە مناڵیەوە لەگەڵ یا گەورابی لە مناڵیەوە فێریەوەمانەکەن شەرم بکەین شەرم لە چواردەورکەین بترسین نێوێرین هیچ بڵێن نێرین داوای مافی خۆمان بکەین بە مناڵی نێوێرین بڵێن حەزمان لە چییە تەنانەت گەشتۆتەوەی کە جاری وایە پێکەنیڵن پێمەکەنە خوا بە خێری بیێڕیان تەنانەت پێکەنینەکەیش لای هەندێک کەس جەریمەیە نابێ خەڵک زۆر پێ بکەنێ ئەمانە وای لێ کردووە کە گەورە ئەبین لەگەڵ کۆمەڵێک کۆتوبەندا گەورابین ناتوانین ئەوە نییە بڕێن ناو کۆمەڵگەوە ناتوانین داوای مافی خۆمان بکەین ناتوانین شتێک کە ئەگەر لە ساسەش ئەکید نەبین سەرکەوتووە بێت بچین هەر داوای بکەین لە بروی پێمان عیباڵی نەک تەریخمانکەنەوە ئینسان بۆ ئەوەی بگۆڕێت بۆەوەی لە قۆناغێکەوە خۆی تێپەڕێنێت بڕوا بەرە قۆناغێک تر ئەبێ شەرم نەکات ئەبێت ترسی لەوە نەبێت کە بڵێ وەڵام لە محاولەیەکەم سەرکەوتووە یا سەرکەوتو نابم تاوان نقطەیەک تریش هەیە بەڕاستی مهمە ئەمێ باسی بکەم ئەوەیە بەردەوام لەم بەرنمەیە من بە جۆرێک قسە بۆ خەڵگەکەم حەزەکەم ئەوەی کە گوێی لێمە بیر بکاتەوە لە دوو ئەگەر ئێمە دوو ئەگەرمان هەیە ئەگەرێکیان ئەوەیە کە بەردەوام خەڵک قسەتان بۆوە کە ئەڵێ ئەم وڵاتە کەسی نایە بە هیچ ئەمە کەس پێ ناگا لەم کۆمەلگایە کەس دروست نابێت کەس نایە بە خاوەنی هیچ خەز نایە بە ساحیب پارە کەس سەرکەوتو نایە بەردەوام قسانە خۆتانزانین ئەیبیسین و ئەیبیسینەوە بە سەدان ساڵە لەناو کۆمەلگەی کوردیە هەر کات خۆی کتێبە مێژوویەکانی کورد بخوێننەوە مێژووی نزیکمان بخوێننەوە ئێستەمان بخوێننەوە بەردەوام ئێمە باسیەوەکەین کە جۆرە قسەکردنێک هەیە کە کەس نایە بە ساحیبی و بەردەوام ئەتانترسێن باسی هەشتێ بۆ کەسێکی ئەو ترسێنێک سەڵە نەبابەوە مە کە سەرکەوتو نابی دواولیە ئەمە اختیاریەکەمە بژاردەی دووەمیان ئەوەیە کەم لەم جۆرە قسەتان بۆکەم بەردەوام حەزەکەم تەشجیعی خەڵکم بەردەوام حەزەکەم لە گەنج لە خەڵکی بگەێنم کە ئێوە هەموو شتێکن ئەبن بە خاوەنی هەموو شتێ بۆیە لە کۆتایە تکایەکم هەیە ئەگەرم قسەی من خەونیشە ڕاستیش نییە تۆ هەر باوەڕی پێ بکەی مهمە بۆ تۆ بۆ لە بەرویسە تۆ دوو بژاردت لە بەدەستا هەیە بژاردەیەکیان ئەوەیە کە بەردەوام ئەتان شێنن پیان وای ئێوە نابن بە هیچ کە ئەم بژاردیان خەڵکی بێ ئیرادە و لەگەڵ ڕێز و حرمەتمان کۆیلە دروستەکەوی کەیتر تۆ خۆت هیچ دەسەڵاتێک نابێ معادل چاوەڕی خەڵکی تری ئەمر بەسەرا بکە بژاردەی دووەمان قسەکردنەکەی منە کە خەڵکی خاوەن ئیرادە و سەرکەوتوو دروستەکە
کە واو لێکە تۆ ڕۆژە ڕۆژان باوەڕ بەخۆبی و احتیمالیەوە هەیە بێ بە کەسێکی زۆر مهم بۆیە لە کۆتاییدا تکاتان لێکم هەموو کۆی بەرنامەکانم و لە هەموو حەڵقەکان قسەی ئەەکەمەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئێوە باوەڕ بە کامیانەکەن و کام بژاردیان هەڵبژێن ئەو بژاردەی کە بێ ئیرادەتانەکەن بێتواناتانەکەن یانێ زەلامێکی لاوازتان لێ دەرچێ یا ئەم بژاردەی من کە من قسەی پێ ئەەکەم و حەزەکەم کەسێکی بەهێز و خاون ئیرادە دەرچن و بۆ بجددیش پێم وایە ئەتوان بە خاونی هەموو شتێ بۆیە ئەمە دواوتەی منە بۆ ئەم بەرنمەیە و ڕەنگە ئەم وتێژ لە چەند بەرنامەیەک ترا بڵێمەوە چونکە ئەمە ئامانجی بەرنمەکەیە کە حەزەکەم هەموو تاکێکی کورد لە هەدەفی ئەم بەرنمەیە تێبگات. ئازیزان خۆشەویستان بینەرانی بەڕێز ئەم بەرنمەی ئەم ڕۆژمان کە زنجیرەی سێمی بەرنمەی هەنگاوی یەکەم بوو کۆتایی پێهاو لەم ڕۆیاوە بزانم کەمترین کەس هەڵبژێرا کە یەک کەس بوو نازان پرۆژەکان خراپ بوون یا ئێمە باش لە پرۆژەکان نەگەشت بوون یا ئێمە وەکو پێویست نەبووین بەس بە هەر حاڵ بە هیوای کە بۆ بەرنامەی داهاتوو پرۆژەی باشتر بگیرێ تاوان ئەمە لە ئیسفادەی ئەوانەی سەر کورسیە سوورەکانە لە زەرەری ئەوانەیە کە چونە دەرەوە بە هیوای سەرکەوتن بۆ ملایەک و هەر سەرکەوتوو بن.